بینەرانی عزیز سڵاوتان لێ بە بەیانیتان باش خۆمان بە خۆشحاڵەتانی کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و بە کۆمەڵی بڕگۆ بابەتی نوێبین و میوانی ماڵەکانتان بۆ هیوایی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بابەتانی کە بۆمان ئامادەکردوون بە دڵی هەموو لایەکتان بێت. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا دوو بابەتی سەرەکیمان بۆ ئامادە کردوون. یەکێک لەو بابەتانەی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین باز لە ڕۆڵی خێزان دەکەین لە پێگەیاندنی تاکدا بە شێوەیەکی گشتی و لە کۆمەڵگەی کوردیدا بە تایبەتی. بزانین دایکان و باوکان و خێزانەکان چۆن و بە چ شێوازێک ئەم ئەرکە دەتوانن بگرنە ئەستۆ بۆی کە پەروەردەیەکی باشی مناڵەکانیان بدەن، پەروەردەیەکی دروستیان بدەن، بۆی کە لە داهاتوودا تاکێکی ڕۆشنبیر یاخود تاکێکی سەرکەوتوو، تاکێک کە هەست بە بەرپرسیارەتی بکات، تاکێک کە متمانە و باوەڕی بەخۆی هەبێ. لە چەند ڕۆژی ڕابردوودا گوێبیستی ئەوە بووین و بینیمان کە دیاردەی حاڵەتی کوشتە زیادی کردو و دوو گەنج لە بەردەم مزگەوتی گەوری شاری سلێمانیدا بە چەقۆ کوژران، لەلایەکی ترەوانەیە گەنجێکی تری تەمەەن 17 ساڵ لەسەر یاری پۆبجی کوژرا. ئایا هۆکاری ئەم کوشتان و هۆکاری بەرزبوونەوەی ڕێژەی کوشتن و بە تایبەت ئەمانەی ئەم ڕووداوانەی کە لە ئێستادا ڕوو لە زیادبوونە هۆکارەکەی و سەرچاوەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا سەرچاوەکەی بۆ نەبوونی پەروەردەیەکی دروست دەگەڕێتەوە لە لای دایکان و باوکان و لە لای خێزانەکان یاخود تەنها حاڵەتێکی دەرونی و دەکرێت ئەو ڕووداوانەی لێ بکەوێتەوە؟ یەکێکتر لەو بابەتانەی کە ئەمڕۆ گفتوگوی لەسەر دەکەین باز لە کار و چالاکیەکانی فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین دەکەین. بزانین کار و چالاکیەکانیان بە شێوەیەکی گشتی چین. یەکێک لەو کارانەی یاخود لەو چالاکیانەی کە لە ئێستادا کاری لەسەر دەکەن جێبەجێکردنی پلانێکە بۆ پاکڕاگرتنی ژینگە بۆی کە بەکارنەهێنانی مادە پلاستیکیەکان و لە بەرامبەر ئەوەدا جێگرەوەیەک بەکاربهێنن بۆ لە پێناو سەلامەتی هاوڵاتیان و لە پێناو پاکڕاگرتنی ژینگەدا. ئەمە لەلایەک و لەلایەکی تریشەوە باز لەوە دەکەین کە لەگەڵ نزمبوونەوەی پلەکانی گەرما و لەگەڵ وەرزی سارد و سەرمادا ڕێژەی داربڕین زۆر دەبێت، بە تایبەت لە ناوچە دوورە دەستەکاندا یاخود بڵێن لە گوندەکانە. کاتێکە ڕێژەی داربڕین زۆر دەبێت ئایا ڕێگریەکان بۆ ئەم سەرپێچیانە چی دەبێت؟ و لە هەمان کاتدا هەر لە وەرزی زستاندا و لەگەڵ نزمبوونەوەی پلەکانی گەرمادا دیاردەی ڕاوکردن زۆر دەبێت کە هەندێک کەس ئەم دیاردەی ڕاوکردنە وەکو چێشبینینێک یاخود بۆ خۆشی خۆی وەک بۆ چێژوەرگرتنێک ئەم کارە دەکات، بەڵام هەندێک کەسی تر وەکو پیشەیەکی لێ کردو و چەند بارە یاخود دووبارە و سێبارە چەند بارەی دەکاتەوانێ. ڕێگریەکان بۆ ئەمانە چین وە سزاکان بۆ ئەم سەرپێچیانە بە شێوەیەکی گشتی چین و هەماهەنگیان لەگەڵ بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕیندا چۆنە و چییە؟ بۆی کە لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری حەمەشوان کەریممان کردو کە بەڕێزیان بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک حەمەشوان سڵاو لێبێ و بەیانیت باش. سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ زۆر سپاس بەیانی بەڕێستان و سەرجەم بینەرانی سەتەلایتی گەلی کوردستانیش باش. دیارە ئەم بەرنامەی کە ئێمە وەکو ژینگە کاری لەسەر دەکەین کۆمەڵێک پلان و بەرنامەی گونجاوە لەگەڵ دۆخی ئێستای هەرێمی کوردستان و دۆخی جیهانیش بەگشتی. ئەمەی کە وەکو پلانی فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین ساڵانە بەدەیان کار و بەرنامەی جیاواز دەخینە ڕوو کە سەرەتای کارەکان بەشێکیشیان لە خۆمانەوە دەست پێ دەکەین وەکو دەستەی ژینگە وەکو فەرمانگەی ژینگەی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان. ماوەی مانگێک زیاتر ئێمە لە سەرجەم فەرمانگەکانی خۆمان بە دیوانی دەستەشەوە لەسەر فەرمانی بەڕێز سەرۆکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کارمان لەسەر ئەوە کردووە کە بتڵی ئاو قەدەغەکەین بەکار نهێنین. ئەمە بە بڕیارێک بە فەرمانێکی بەڕێز سەرۆکی دەستە بڕیاریاندا بەوەی کە بتڵی ئاو لە ناو فەرمانگەکانی ژینگە و لە ناو دیوانی دەستە بەکار نهێنرێ. بۆ ئەمەش کە ماوەی مانگێکە زیاتر کارێکە زۆر تێیدا سەرکەوتوو بووین لە هەموو هۆبە و بەشەکان و لە ژووری هەموو فەرمانبەران بتڵی ئاو ئەو کارتۆن ئاوانەی کە هەیە لە بازارەکان ئێمە پێشتر بەکارمان دێنا دەمانکردی بە ناچاری. دوای ئەم بڕیارە ئێستا ئێمە لە هەموو ژوورێک بتڵێکی ئاوا لە ناو سەلاجەکان ئاو بەکاردێنین، ڕۆژانە ئاوی تێدەکەین لە ڕێی ئەم پەرداخەشەوە. ئەم پەرداخێکی کاغەزیە شی دەبێتەوە بە ئاسانی. ئەگەر خۆمان بەکاری بێنین دەتوانین
چەند ڕۆژێکیش پەرداخێکی لەم شێوەیە بەکاربێنین و بۆ میوانەکان بۆ جارێک دەتوانین کەسێک کەم ڕاجعات دەکاتوانە بۆیە ئێمە هەم لە دوو ڕۆوە قازان زمان کردووە لە ڕوویەک لە ئەوەی کە تێیدا سەرکەوتوو بووین لە ڕووی ژینگەیەوە توانیمانە بتڵی ئاو بەکار نهێنین هەر بە ڕێژەی سەفەر لە ناو فەرمانگەی هەموو پارێزگا و ئیدارەکان ئێمە خۆمان زۆر تێدا سەرکەوتوو بووین و لە ڕوویەکی اقتصادیشەوە ئێمە لە هەموو مانگێک لە پێشینی مانگانەی خۆمان پارەیەکمان بۆ کڕینی ئاو تەرخان دەکرد ئێستا ئەوە ئەم پارێژ گەڕاوەتەوە بۆ خەرجی تر دەتوانین بەکاری بێنین کاری تری پێ بکەین بۆیە هۆی ئەمە سەرکەوتنی ئەم پرۆژەیە ئەم پرۆژە بچووکە کە لە سەرەتا لای خۆمانەوە کە دواتر دەبێتە پرۆژەیەکی گەورە پێم وایە بتوانین لە ناو سەرجەم فەرمانگە و سەرجەم هەتا ڕێکخراوە ئینجیئۆیەکانیش وە لە سەرجەم بۆنە و مناسەباتەکانیش هەوڵ بدەین کارێکی لەم شێوەیە بکەین دوور بکەوینەوە و ئەو شوێنانەی کە ئاوی سازگار نییە خود ئاوەکەی بە کەڵکی ئەوە نایە لە ڕووی تەندروستیەوە ئەوان دەتوانن فلتەرێک بکڕن بۆ ناو فەرمانگەکەیان بۆ ناو شوێنەی کە کاری تێدا دەکەن بەکاری بێنن بۆیە کارێک ئێمە تێدا سەرکەوتوو بووین بە چەندین پلان و بەرنامەی تریشمان هەیە یەکێک لەوانەی تر کە بڕیاری لێدرا قەدەغە بکرێ تەرکردنی کێشانی جگەرە لە ناو دیوانی دەستە و فەرمانگەکان و لە هەم لە پارێزگاکان هەم لە ئیدارەکان ئیدارە سەربەخۆکان کە پێشتریش دیارە بە خۆشحاڵیەوە جگەرە کێشان نەبوو بەڵام کاک حەمەشوان یاخود تەنها لەسەر فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین ئەمە کاری لەسەر دەکرێت نان نەخێر ئەمە بڕیاری بڕێز سەرۆکی دەستەی ژینگە بووە هەم قەدەغەکردنی بتڵی ئاو و هەم قەدەغەکردنی کێشانی جگەرە بۆ فەرمانبەرانیش و بۆ هەموو ئەوانەی کە سەردانی فەرمانگەکان دەکەن دیارە ئێمە 5 فەرمانگە هەیە لە سەرجەم پارێزگا و ئیدارەکان و 3 فەرمانگەش لە ناو دیوانی دەستێت دیوانی دەستە خۆشی یعنی ئەمە لە لای خۆمانەوە کارەمان بە شێوەیەکی قەتعی دەست پێ کردو لە هەردوو بەرنامەکەش سەرکەوتوو بووین مەسەلەی جگەرە پێشتر بەڵێ ئەو پەرداخی کە بەڕێزت پیشانی ئێمەدا ڕەنگە لە ڕووی ژینگەیەوە سوودێکی زۆری هەبێت بەڵام ئایا لە ڕووی تەندروستی ئێوە دڵنیان لەوەی کە تەندروستی یاخود زیانی تەندروستی نییە بۆ ئەو کەسێک کە بەکارهێنێت بەڵێ دیارە لە بازارەکان هەموو شتێک بە کوالێتی جیاوازەیە هەم لە شوشە هەم لە پلاستیک ئەوەی کە بەردەوام بەکاری دێنی من لێرەوە داوا لە هاوڵاتیان دەکەم داوا لە هەموو ئەوانە دەکەم کە دوور دەکەونەوە لە بەکارهێنانی بتڵی پلاستیک یان پەرداخی پلاستیک بە هەر جۆرێک لە ئەو شێوازانی کە بەکاریان هێناوە پێشتریان ئێستا بەکاری دێنن بابەت هەیە کوالێتی باشترە دەتوانی تۆ ئەمە شتێک پارێ زیاتر پێ بدەیان زۆرتریش دەمێنێتەوە یان مەسەلەن من پەرداخێکی ئاوکوتم کاغەزە شی دەبێتەوە بەڵام ماوەیەکی زۆر لەوە باشتریش لەوانەیە هەبێ لەوانەیە هاوشێوی ئەوە شەبێت بۆیە هەموو شتێک لە بازار بە کوالێتی جیاوازێ و کوالێتی لە ڕووی تەندروستیشەوە بڵێ پێم پرسیاریشمان کردو و کوالێتیان خراپ نییە بەڵێ زۆر باشە کاک حەمەشوان لە ساڵانی ڕابردوودا ئەوەی کە دەبینرا ئەو خۆڵ و خاشاکە و ئەو پاشماوانە لە دەرەوە فڕێ دەدرا بەبێ ئەوەی کە سوودێکی هەبێت یاخود دەتوانین بڵێن تێکەڵ بە خاک و بە ژینگە دەبەوە بەڵام لە ئێستادا بەشێکی زۆر ئەو هەندێک کەس هەن کە کار لەسەرەوە دەکەن لە کۆکردنەوەی ئەو خۆڵ و خاشاکانە و جارێکی تر بەکارهێنانەوەی یا بڵێن ڕسایکلین ئەم کارگەی ڕسایکلینە لە دەفەری ڕاپەڕین دابوونی هەیە کاری لەسەرەکرێت بەڵێ دیارە بە خۆشحاڵیەوە دەیڵێم کە من ماوەی چەند ساڵێک لەمەوە پێش بەردەوام لە چاوپێکەوتنەکاندا پەیامم بڵاو دەکردەوە بەوەی کە خەڵک کەمترین پاژماوەی هەبێ و کەمترین بتڵی پلاستیک شوشەی پلاستیک لە بەرەو ئێمە بەڕاستی بەرەو کارەساتێکی گەورە دەڕۆین بەرەو ئەوە دەڕۆین خاکمان پیس دەبێت بەرەو ئەوە دەڕۆین کە ئاوەکانمان سەرچاوەکانی ئاومان پیس دەبێت بۆیە بۆ لەبەر ئەوەی ئێمە جیاوازیمان زۆر بوو لەگەڵ وڵاتانی دراوسێش لەگە وڵاتانی پێشکەوتوی دەرەوە ئێمە هیچ کارگەیەکی ڕسایکلینمان نەبوو پێشتر و هیچ کارگەیەکی بچووکیش نەبوو بۆ دووبارە بەکارهێنانەوە یاخود وەرگرتنەوەی ئەم مادە پلاستیکی و شوشانی کە لەناو لە پاژماوەکانی ئێمە هەبوو بڵین کۆنە دەکرانەوە بۆیە سەرجەمیان
دەچوون ژێرخۆڵ دەکرا و سەرجەمی دەچۆ ناو سەرچاوەکانی ئاو بەمەش خاک و نیشتیمانەکەی ئێمە بە پاژماوە خەریک بوو غەرق ببێ. بە خۆشحاڵیەوە بەشێکی لەمە ئێستا چارەسەر بووە بەوەی کە بەشێک کارگەی بچووک بچووک هەیە و هەندێک لە کارگەی گەورەش هەیە لە ناو شارەکانی هەرێمی کوردستان کە هەم شوشە دەکردنەوە هەم پلاستیک دەکردنەوە هەم قوتووی بیپسی و ئەم وادانە دەکردنەوە لە سادیەوە سوودی لێ دەبینێت بۆی کە دێ مەسەلەن تەنێک کۆ دەکاتەوە یان 100 کیلۆ 200 کیلۆ کۆ دەکاتەوە لە شوێنەکان دەیفرۆشێتەوە بەم شوێنانە بەم کارگانە. بەڵام لە دەڤەری ڕاپەڕین بڵێ لە ئێمە کۆمپانیای پاکردنەوە هەیە پاکردنەوەی پاژماوەکان، بەڵام یەکێک لە بڕگەکانی ئەم کۆمپانیایە دروستکردنی کارگەیەکی ڕسایکلین، کۆکردنەوەی وەرگرتنی پاژماوەکان و جیاکردنەوەی پاژماوەکان. بەڵام بەداخەوە هەتا ئێستا ئەم کارگەیە دەست بەکار نەبوو. دیارە زەوی بۆ تەرخان کراوە موقعی لە ڕووی موقعەوە کێشەی نییە، بڵام کێشەکەی ئەوەیە پێم وابێت لە ڕووی زەویزار و خاوەنددارەتی ئەوانەوە ماوەیەک پێشتا گرفتێکیان بۆ دروست بوو بەوەی کە خاوەن زەویەکان ڕازی نەبوون بۆی کەم کارگەیە. من تەنها لە ڕووی ژینگەیەوە گرفتی نییە شوێنەکە، یان لە ڕووی حکومیەوە کێشەی نیە، لە ڕووی ئەهلیەوە بڵین ئەمە کێشەیان بۆ دروست بوو. من پێم وایە لەسەر خەت بوون و ماوەی پێش و بۆی کە بەڕێبەرایەتی شارەوانەکان ئەم کێشەیە چارەسەر بکرێت. دەنا لە کۆمپانیای پاکردنەوە لە دەڤەری ڕاپەڕین یەکێک لە بڕگەکان دروستکردنی کارگەیەکی ڕسایکلینە. بە خۆشحاڵیشەوە لە شارەکانی هەرێمی کوردستان ئەو کەسانەی کە مادە پلاستیکەکان کۆ دەکەنەوە ئەوان چی لێ دەکەن؟ دەنێرن بۆ شارەکانی تری کوردستان، بۆ سلێمانی و بۆ هەولێر دەنێرن یاخود دەنێرن بۆ دەرەوەی هەرێم؟ بەڵێ دیارە هەم ئەو کۆمپانیایی کە ئەرکی پاکردنەوەی لەسەر شانە و گرێبەستی هەیە لەگەڵ حکوومەت ئەوان ئەوەی ئێمە ئاگادار بین بەشێک لە مادە پلاستیکی و شوشە ئەوانە وەردەگرنەوە خۆیان ئامێریان هەیە دەی هاڕن دەینێرن بۆ دەرەوە بۆ ئێران بۆ ئەم شوێنانە بۆ کارگەکانی تر دەینێرن بۆی کە تەمان دوای ئەوەی کە بڵین ور دەکرێت لە گونیە دەکرێت و ئامادە دەکرێت بە تەن دەفرۆشرێتەوە. بەڵێ خۆشویستان، دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ کاک حەمەدشوان ئاپچڕە دەچینە لای بڕگەی نیگا و دواتر بەرداوام بین لەگەڵتان. بەڵێ ئازیزان، ئەگەڕێمەوە لای میوانەکان بۆ درێژەدان بە گفتوگۆکانمان. ئەگەڕێمەوە لای کاک حەمەدشوان. کاک حەمەدشوان، پێشەوەی کە پەیوەندیەکەمان لەگەڵ بەڕێستا بپچڕێت، پرسیاری ئەوەم کرد کە ئایا ئەو کەسانەی کە وەکو پیشەیەکیان لێ کردووە مادە پلاستیکەکان و بتڵی ئاوەکان کۆ دەکەنەوە، ئایا چی لێ دەکەن؟ دەینێرنە شارەکانی تری کوردستان یاخود دەینێرنە دەرەوەی هەرێم؟
بەڵێ ئێمە لە دەڤەری ڕاپەڕین کۆمپانیای پاکردنەوە ئەم پاژماوانە دەکرێتەوە لە هاوڵاتیان ئەفون کە هەندێک کارگەی بچووکەیە ئەوان لە هاوڵاتیان دەیکردنەوە بۆ خۆشیان کۆمپانیای پاکردنەوەی پاژماوەکان ئەو پاژماوانی کە کۆی دەکەنەوە ئەو مادە پلاستیک و شوشانەی لێ جیا دەکەنەوە و جارێکی تر ئەوان بڵێن دەی هاڕن وردی دەکەن بە شێوەیەک لە گونیەی دەکرێت یا لە پالێت دەکرێت و دەکرێت دەینێرنە دەرەوە بڵێ بۆی کە جارێکی تر بەرهەمی لێ دروست بکرێتەوە بەڵام بەشێک کارگەی بچووکی شەیە لە ناوچە پیشە سازیەکان لە لای ئێمە ئەوان لە هاوڵاتیان دیکردنەوە ئێستا کاغەزی کارتۆن دەکردنەوە شوشە دەکردنەوە پلاستیک دەکردنەوە بتڵی پلاستیکی هەموو مادێکی پلاستیکی دەکردنەوە بۆیە تقریبا ئەمە جێگەی خۆشحاڵیە ئەوەی کە 6 ساڵ پێش ئێستا دەمانوت و باسمان دەکرد بەشێکی ئەوە ئێستا خۆی لە ڕێگەی کردی تایبەت و لە ڕێگەی داهاتێکیش بۆ ئەو کەسانی کە ئەم کارە دەکەن چارەسەر بووە بە هیوان کە لە ئایندەدا چۆن ئێستامە زۆر جار هەیە لە وتومانە لە وڵاتێک وتومانە کاغەزێک یان بتڵێکی ئاو لە شوێنێک یان هیچ پاژماوەیەک نییە ئەمە حکمەتەکەی تەنها ئەوە نەبووە کە ئەمە هاوڵاتیەکانی هۆشیار بێ ئەمە بەشێکی پەیوەندی هەبوو بەوەی کە کۆمپانیا هەبووە کارگەی پیشەسازی هەبووە ئەم وادانەی کڕیوەتەوە بۆی لای ئێمەش ئێمە بەرەوە قۆناغە دەڕۆین قۆناغێکی باشە بۆی کە جارێکی تر بە هیواین لە ئایندەدا بتوانین هەموو ئەو مادانەی کە وەردەگیرێت و جارێکی تر لە ناو خۆبەر هەم بهێنرێتەوە موادی لێ دروست بکرێتەوە هەم لە شوشە هەم لە پلاستیک هەم لە موادە معدەنیەکان. بەڵێ کاک حەمەشان هیچ داتایەکە لەبەر دەستایە کە ئێوە ڕۆژانە چەند تەن پاژماوە کۆ دەکەنەوە و لە لایەکی تریشەوە قەیرانی دارایی هەیە ئێستا ئایا قەیرانی دارایی هیچ کاریگەریەکی هەبوو لە سەرکەمبوونەوەی پاژماوە لە لای هاوڵاتیان بۆ پیکە لە ئێستادا خەرجی کەمی کردووە؟ بەڵێ دیارە ئێمە بە پێ و داتایی کە ئێمە لە کۆمپانیای گارێکز لە دەڤەری ڕاپەڕین وەرمانگرتووە بە هەماهەنگی لەگەڵ شارەوانیەکان چەند جارێک وەرمانگرتووە ڕێژەی پاشماوەکان لە دەڤەری ڕاپەڕین تا 400 تەن بووە ینی 400 تەن بۆ سەرەوە بووە ڕۆژانە لە هەموو تەعاان هەردوو قەزای ڕانیە قەڵازێ هەر ناحیەکەی سنووری دەڤەری ڕاپەڕین بەڵام تەعاان بەتەکید وایە ئەم بارودۆخە دارایی کە ئێستا ئەم قەیرانە دارایی کە ئێستا ڕووی لە هەموو هەرێمی کوردستان کردووە لە ناویشیاندا دەڤەری ڕاپەڕینیش بە دەرنیێلەوە بەڵێ بە تەکید ئەم پاژماوانە کەم دەبێتەوە ئێمە ماوەیەک پێش ئێستا داتایەکمان وەرگرت تا 50 تەن ڕۆژانە 40 تەن بۆ 50 تەن و زیاتریش ئێمە لەوانەیە لە کاتی جیاوازدا ئەم داتایە وەربگرین گۆڕانی بەسەردا بێت و ئێستا حالیان ئەگەر بین داتایە گۆربگرین لەوانەیە لەوەش زیاتر بێت کەم کاتەوە واتە لە 400 تەنەوە بێتە سەر 320 تەن 330 تەن ڕۆژانە بەوە 6-70 تەن ڕۆژانە پاژماوە کەم کات کە ئەمە ڕێژەیەکی زۆرە پەیوەندی هەیە بە قەیرانی دارایی بەوەی کە هاوڵاتیان خۆیان خەرجەکانیان کەم دەکەنەوە خۆیان بەهۆی نەبوونی پارە کەمترین پاژماوەیان هەیە چێشتخانەکان کەمترین بازاڕیان هەیە دوکاندارەکان کەمترین بازاڕیان هەیە گە سیر بکەین هاوڵاتیان پێشتر وەز و بارودۆخی داراییان باش بوو پێداویستەکان و کەلوپەلی ماڵیان زوو دەگۆڕیانی خراپ نەدەبوو دەیگۆڕیان خراپبوونێکی وەهانە بوو چاکی نەدەکردەوە فڕێ دەدا ئێستا خەڵک ڕووی لە چاکردنەوەی ئامێرەکان کردووە خەڵک ڕووی لەوە کردووە کە کەلوپەلەکانی ماڵەوە بەردەستی زۆرترین کات بەکاربێنێ یان کەمتر پشت بە مۆدیلات دەبەستی ئەمەش پەیوەندی هەیە بەوەی کە موچە وەکو پێویست نییە و موچە نادرێت لە کاتی خۆیدا پەیوەندی هەیە بەوەی کە بازاری کەسابەت وەکو پێویست نەماوە بۆیە بەڵە بە تەکید بە ڕێژەی دەکرێت بڵین 120 پاژماوەکان کەم دەکاتەوە ئەم 400 تەنەی کە پێشتر لە زیاترە بۆ لە دەڤەری ڕاپەڕین ئێستا دەکرێت بڵین لە 300 تەن شتێ زیاتر ڕۆژانە پاژماوە کاک حەمەشان ئەگەر باسێکیش لە ڤایرۆسی کۆرۆنا بکەین کە بۆچوونی جیاواز لەسەر ڤایرۆسی کۆرۆنا هەیە لایەکەوە دەیانوت کە زیانی زۆری بە مرۆڤایەتی گەیاندووە و لە لایەکی تریشەوانێ شارەزانی بواری ژینگە باسییان لەوە دەکرد کە بە سوود و قازانجی ژینگەدا شکاوەتوانێت کە وەکو ڕێگریەک بۆ دەستدرێت
درێژەکانی مرۆڤ بۆ سەر ژینگە بەڕێستان و فەرمانگەکەی بەڕێستاوە کۆی وەکولایەنێکی پراکتیکی کە کار لەسەر ژینگە دەکەن ئەم بۆچوونە چۆنە بینن؟ بەداخەوە ینی مەسلەی ڤایرۆسی کۆرۆنا کارەساتێکی مرۆڤایەتیانی ئەمە تەنها من وەکو خۆم سەرەتا بەلایەنە زۆر خراپەکە دەکرێت قسەی لەسەر بکەم کە ئەویش کوشتنی مرۆڤایەتە تێکچوونی شیرازەی کۆمەلگایە لە هەموو وڵاتاندا هەر لە وڵاتە پێشکەوتوەکان هەر لە وڵاتانی تر ئەمە بەڕاستی کۆمەلگا ڕووی لە بارودۆخی کردووە کە هاوڵاتی سەری لێشەوە ئەمە بەداخەوە سڵاو بۆ ڕوحی پاکی هەموو ئەوانش کە بەهۆی ئەم ڤایرۆسەوە گیانیان سپاردووە بەڵێ بە تەکید لایەنێکی ئیجابی بۆ بواری ژینگە دروست کردو ئەمیش ئەگەر ماوەیەک پێش ئێستا هەم لە کەرەنتینە سەرنجتاندا بێ ئەم کەرەنتینەی کە ڕاگەیەندرا ژینگە تا ڕادەیەکی باش پاک بووە ئەگەر سەرنجتاندا بێ کارگەکان وەستان ئۆتۆمبیل وەستا چالاکی مرۆڤ وەستا بەوەش کەمترین ڕۆژانە کەمترین پاژماوە هەتا ڕێژەی ١٩٠ دەکرێت بڵین پاژماوە کەمی کرد هەرچەندە ئامارێکی دقیق لە ڕووی جیهانی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە بڵین ڕانەگەیەندراوە بەڵام بەپی شارەزایان ڕێژەیەکی زۆر کەم پاژماوە بووە ژینگە بەرەو ئۆزۆن زۆر باش پاک بووە گۆی زەوی بە باشی ئیسراحەتی کرد بەڵام دووبارە و سێبارەش بەداخەوە کە ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە بڵین ڕۆحی ئینسانەکان ڕۆحی هاونیشتیمانیان بە بەراورد بکەین بەوە بەڵام لە هەموو حاڵەتێکدا ئێمە گەر سەرنجماندا بێ پێشتریش بەهۆی پیسبوونی ژینگە قوربانیمان زۆر بووە چونکە تۆ کاتێک کە کارگەکان پاژماوەیەکی زۆر دەردەکەن کاتێک کە ئۆتۆمبیل پاژماوەیەکی زۆری هەیە کاتێکە خاک و هەوا و ئاوت پیس دەبێ بەتاکید لەوەشەوەیە تۆ زەرەتە لە ڕووی گیانیەوە هەموو وڵاتی قوربانی ژینگەی هەیە بۆ ساڵانە بە مەلایەن کەس بۆتە قوربانی ژینگە پیسبوونی ژینگە بۆیە هەم لە کۆرۆنا هەم لە پیسبوونی ژینگە ئێمە قوربانیمان هەیە بەڵام دەکرێت بڵین قوربانیەکان جیاوازە کتوپڕی قوربانیەکان جیاوازە ئەوەی کە لە کۆرۆنا دەبیندرێت ئەوە نییە کە لە ژینگە بە شێوەیەکی هێواشتر بەڵام بە شێوەیەکی بەردەوامە چونکە بۆ لەبەرەوە تۆ پیسبوونی ژینگە دەبێتە هۆی کوشتنی مرۆڤ لە ڕێی ئاوە بێ لە ڕێی هەواوە بێ لە ڕێی خاکەوە بێ لە هەر ڕێگەیەک لە ڕێگەکان بێ ئێمە وەکو ئینسان پێویستمان بە ئاو خاک و هەوا هەیە کاتێک کە ئەوانە پاک نەبوو یاخود وەکو پێویست نەبوو بۆ بەکارهێنان بە تەکید ئەمەش دیسانەوە گە سەرنجماندا بێ هەم ڕێژەی سەرەتان و هەم ڕێژەی تەنگەنەفەسی و هەم ڕێژەی هەموو نەخۆشیەکانی تر لە ئینسان بەهۆی پیسبوونی ژینگەوە و یەکێک لە سەرچاوەکان بووە بۆیە مەسلەی ڤایرۆسی کۆرۆنا کە چالاکی مرۆڤ کەمتر بۆتەوە بەریەکەوتن کەمتر بۆتەوە بەوەش بەڵێ ژینگە تا ڕادەیەک سوودی بینیوە بەڵام بەداخەوە بوو دەستان خۆش بێ ماندوونە بۆ هیوای کە ئەو پرۆژەی بەڕێستان ڕاتانگانەوە لە فەرمانگەکە ببێتە سوودێک بۆ هەموو هاوڵاتیان ئەگەر باسێکیش لە وەرزی داربڕیم بکەین بڵێن لە ئێستادا کە وەرزێکە لەگەڵ نزمبوونەوەی پلەکانی گەرمایە لە بەشێک لە ناوچە دوورە دەستەکانە داربڕین زیاد دەکات ئێوە توانیوتانە ڕێگری بکەن لەم دیاردەیە؟ بەڵێ دیارە بەداخەوە ینی تۆ گەر سیر بکەی لە نەک لە ڕاپەڕین لە سەرجەم هەرێمی کوردستان لە هەموو ناوچەکان ئێمە و شێشەمان هەیە ینی ئەمە پەیوەندی هەیە بە بڕیاری حکوومەتەوە تۆ کاتێک سوتەمەنی بۆ هاوڵاتی دابین ناکەی ڕوبەڕووی دوو حاڵەت دەبێەوە حاڵەتێکیان ئەوەیە بەشێک لە هاوڵاتیانە هەست بە پرسیارەتی دەکات دەست نابە بۆ بڕینەوەی داری سروشتی و دار باخچە ئەو شوێنانەی کە بە تایبەتی ناوچەی دارستانە سروشتیەکان بەشێکی هەست بە لێپرساوەتی ناکە ئەمەشیان دیسان تو ڕوبڕی کۆمەڵە خەڵک دەبێەوە بەشێکی لە ڕقە دەڵێ من حکوومەت نەوتم ناداتێم حکوومەت هیچ شتێکم بۆ ناکە بۆیە دێ دار دەبڕێتەوە دێ پەنا بۆ ناوچە سروشتیەکان دەبا بەشێکیشی بەڕاستی زۆر لە ناچاری و لە ناوشیاری کەسەکەیە لە چۆنیتی بڕینەوەی ئەم دارانە ینی ئێمە پێشتر ڕامانگەیاندووە تقریبان لەوەتی فەرمانگەی ژینگەی پارێزگا و ئیدارەکان هەیە لەوەتی دەستەی ژینگە هەیە هەموو وەزارەتی ژینگەش کە هەبووە
ئەمە پەیامێک بوو بۆ هەموو هاونیشتیمانیان کە بەڕاستی دەست نەبن بۆ داری سروشتی، دەست نەبن بۆ ناوچە شاخاویەکان. ئەمانە سەروەتێکی سروشتی هەرێمی کوردستانە. بەڵام بەداخەوە بە ساڵانە ڕوبڕوویەوە دەبینەوە کە بەشێکی پەیوەندی بە کارکردنتان لەسەر دیاردەی ڕاوکردن چۆنە و تا چەند تەواو هەماهەنگیتان هەیە مەسەلەی لەگەڵ ڕاوکردن بەرایەتی ئەمن پۆلیسی داوا دەکەم دارستان و لێرەوە. ژینگەی دەفەری ڕاپەڕین. بەڵێ دیارە مەسلەی ڕاوکردنی ئێمە ڕێنماییمان هەیە، ڕێنمایی ژمارەیەک ساڵی 2015 تایبەت بە ڕاوکردنە، تایبەت بە مۆڵەتی ڕاوکردن، تایبەت بە ئیجراعاتەکانی ئەوانەی کە سەرپێچی دەکەن لە ڕاوکردن. ئێمە بڵێ تەنسیقێکی باشمان هەیە بە ڕێبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین، بنکە و بەشیان هەیە لە سەر جەم ناوچەکانی دەڤەری ڕاپەڕین. ئەوانە دەوامیان 24 کاتژمێریشە، هەموو مانگێک کە چەندین جار پۆستی پاسەوانەکانیان ئێشگرەکانیان دەگۆڕن، وێنەیەک لە نووسراوەکانیان بۆ ئێمە دەنێرن، لە هەموو ئەو سەرپێچیانی دەکرێت ئێمە ئاگادار دەکەنەوە، لە هەموو ئەو ئیجراعاتانەی کە دەکرێت ئەوان ئێمە ئاگادار دەکەنەوە. ئێمە بە هەمان شێوە تەنسیق و هەماهەنگیمان لەگەڵیان هەیە و هەموو ئەو کەسانەی کە مۆڵەتی ڕاو وەردەگرن ئەوان لایەنێکی پەیوەندیدارن، ئێمە ئاگادار دەکەنەوە تا چەند کونیە ئەو کەسە یاخود پێشینەی ئەم کەسە پاکە بۆ ڕاوکردن. و سەرجەم هەتا لە ئاسایش لە دایرەکانی تری و کوڤێتەرنەری دارستان و پاوان ڕای ئەوانیش وەردەگرین لە ئیجراعاتکردن بەرامبەر سەرپێچیەکانی ڕاو زۆر هاوکارن، چونکە ئێمە بەڵێ دیارە ئێمە ڕێنمایی ڕاومان هەیە و مۆڵەتی ڕاویشمان بۆ 3 جۆر ڕاو هەیە. ڕاوی کەروێشک بە تاژی کە ئێستا وەرزی ڕاوێتی بەڕاستی کە ڕاوی کەومان هەیە بە داو، ڕاوی سوێسکەشمان هەیە بەداو. ئەم 3 جۆرە تا ئێستا لە ڕێنمایی هەیە. لە هەموارکردنەوەی داهاتووانە چ جۆرێک ڕێگەی پێدەدرێ و بە شێوازێکی ترە، ئەمە شتێکی ترە. ئەوەی هەیە ئێستا ئەوەیە بەشێک لە وڵاتیان مۆڵەت وەردەگرن بۆ وەرزی ڕاوکردن بە تفەنگ و لە کاتی شەوانە و لە کاتی لە دەرەوەی وەرزی ڕاو بە هەموو شێوەیە قەدەغەیە. ئیجراعاتەکان هەر کەسێک سەرپێچی ڕاو دەکات دەست بەسەر ئەم چەک و تەقەمەنی و یاخود ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە، دادگا دەکرێتەوە بەوەی کە بەپێی مادەی 42 یاسای ژمارە ساڵی 2010 دەستەی ژینگە ئیجراعاتی لەگەڵ دەکرێت بە ڕێزدادوەر ئیجراعاتی لەگەڵ دەکات هەم بە غرامەکردن یان بە حەبسکردن. بۆیە پێشتر ئێمە هەر حاڵەتێکی لەم شێواز هەبوو بێ ئیجراعاتی بەرامبەر کراوە و حاڵەتی شەبوو بەڕاستی نەمانتوانیوە یاخود نەمانزانیوە یان خەڵکێکی فرسەتی هێناوە و وەکو زۆربەی جۆرە تاوان و وەکو زۆربەی ئەم سەرکێشی و ئەم سەرپێچیانەی ترکە لە بوارەکانی تریشدا دەکرێت لە بواری ڕاویشدا هەمەشان دوپرسیارم بۆ بەڕێز پێم خۆشە باسێک لەو ئەو پرۆژانەی کە ئەنجام دەدرێن و لە کۆتاییدا دەگەڕێنەوە لای بەڕێستان مەرجە ژینگەیەکان بۆ ئەوان چین و خاوەنکارەکان تا چەند پابەندی و مەرجانە کە لەلایەن ئێوە بۆیان دیاریەکرێت. بەڵێ دیارە ئێمە وەکو فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین هەم فەرمانگەکانی تریش هەیکەلێکی تەنزیمیمان هەیە. یەکێک لە هۆبەکانمان هۆبەی پرۆژەکان و یایەیە، دیارە هۆبەی تیشکمان هەیە، هۆبەی هۆشیاری و ڕاگەیاندن و هۆبەی شارستانی و هۆبەی یاسا و هۆبەی جگە لە هۆبە ئیداریەکانی کارژێر و ژمێریاریوانە هۆبەی پرۆژەکان هەیە کار دەکات لەسەر هۆبەی سروشتمان هەیە ببوورە کە زۆر گرنگە باسی بکەم و هۆبەی پرۆژەکان پرسیارەی بەڕێزت کردێت هەر سەرجەم ئەو پرۆژانەی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین دروست دەکرێت تەوان دێتەوە لای ئێمە بۆ ڕەزامەندی بوونی ئێمە لەسەر ئەم پرۆژەیە یاخود ڕەزامەندی نەبوونمان. هەم پرۆژەکانی کە لە سنووری شارەوانیەکاندان کە 14 بوو شارەوانیە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین و هەم ئەو پرۆژانەی کە لە سنووری بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی ڕانیە و قەڵازەیە و هەم ئەم پرۆژانەی کە لە سنووری بەڕێوەبەرایەتی و بەرهێنانە کارەکەی ئەوانە بۆ ئێمەی دەنێرن لەوێەوە تەقدیم دەکرێت بۆ ئێمە دێت و هەموو پرۆژانەی ترکە لە سنووری زەوی میریدا ئێمە سەرجەم ئەو پرۆژانە بۆ ڕەزامەندی یاخود ڕەزامەند نەبوونی ئێمە بۆ ڕای ئێمە دێتەوە لامان. بەڵێ ئێمە بە 3 پۆلێن پرۆژەکان دابەش کراوە ئەلف با جیم. ئەلف لە دەسەڵاتی دەستەی ژینگەیە پرۆژەی گەورەی و زۆرتر ژینگە پیس دەکا. پرۆژەی باوجیم لە دەسەڵاتی فەرمانگەکاندایە. ئێمە وەکو خۆمان سەرجەم و ئیجراعات و سەرجەم ئەو ڕێنمایە ژینگەیانەی کە هەیە لە بەڵێننامە و لە نووسراوی ڕەزامەندیەکەماندا پێی ڕادەگەیەنی نوێنەیەکیش لە جۆری ئیجراعاتەکان ڕێنمایەکانی ژینگە دەدەین بە خاوەنکارەکە
و فەرمانگەکانی پەیوەندیداری لێ ئاگادار دەکەینەوە بۆی کە لە ئایندەدا هەر مخالەفەیەک سەرپێچێکە بێ بەپێی پەیوەندیبوونی خۆیان ئیجراعات بکەن بەڵێ ئەوانەی خاوەنکارەکان بەشێکی زۆریان پابند بوون بە جێبەجێکردنی لایەنە ژینگەیەکان بەشێکیشی پابند نەبوو ئێمە یاخود لە نوێکردنەوە یاخود ئیجراعاتی ڕاستەوخۆمان لەگەڵ کردوونە بەوەی کە بەڕاستی پرۆژەکەی ڕامانگرتووە یاخود لایەنە خراپی ژینگەیەکەیمان پێچا کردووە ئێمە لە ڕۆژینگەیەکەیەوە توانیمانە هەم ڕێژەی سەوزایی بەرز بکەینەوە و هەم زیانە ژینگەیەکانیش کەم بکەینەوە. دەستەکانە خۆش بێ کاک حەمەشوان سپاس ماندوومان کردی لەشتان ساغ بێ و ماندوو نەبن زۆر سپاس بۆ کاک حەمەشوان کەریم کە بەڕێزیان بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین و بەشێکی ڕاستەوخۆ لە ڕانی خۆشەویستە لەگەڵ ئێمەدا ئامادە بوو سپاس بۆ ئامادەبوونم. بەڵێ خۆشەویستان ئێستاش ئەچینە شاری کفری و ئەچینە لای پەیامنێرمان حەیدەر ئەحمەد کە بەشێکی ڕاستەوخۆ لە کفری و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. حەیدەر سڵاو لێ بێ و بەیانیت باش فەرمو هەواڵ و زانیاریەکان لایتۆن. هەموو کاتێکت باش سنوور من دەمەوێت ئەمڕۆ باس لە هەواڵ و زانیاریەکانی سنووری گەرمیان بکەم سەرەتا دوای ئەوەی کە بەبوونی چلەی کۆچکرد و مەسعود ئەحمەد موسا بەڕێوەبەری گەنجینەی گەرمیان بەڕێوەبەرایەتی وەرزشی گەرمیان لەگەڵ نوێنەرایەتی گەرمیانی لقی لێژنەی ئۆلۆمپی کوردستان دوو خولی کردەوە لە هەمان کاتژە مەراسمێکی ئەنجامدا کۆتایی پێهات و هەرێک لە تیپی سەرمێزی کفری توانی بمەن پاڵەوانی ئەو خولە کە بەشێک لە تیپەکانی سنووری گەرمیان و لەگەڵ تیپە دوو تیپی هەڵەبجەی شەهید و هەروەها پارێزگای سلێمانی سعدی و خانقین بەشداری کردبوو. ئەم کۆڕەکە ئامانج لی جگەلەوەی دەربڕینی وەفای لە هەمان کاتیشدا بەشێکی زۆری وەرزشکاران کە بەهۆی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆناوە دەمێکە عەوداڵی چالاکی وەرزشی بوون لە هەمان کاتیشدا هەنگاوێکی باشە بە ئاڕاستی یەکتر ناسین. سەبارەت بە هەواڵێکی دیکە دەمەوێت باس لەوە بکەم کە لژنەکانی هەم قایمقامەتی کفری هەم قایمقامەتی کەلار بەردەوامن لە گەڕان ئەوەی تێبینی دەکرێتەوە بەشێک لە خاوەن مارکێت و شوێنە بازرگانەکان هاوکاری تیمەکان کە ئەمە هەنگاوێکی دروستە من وەکو ئامارێک لە بەردەستمە هەیە لەوەی کەوا زیاتر لە خاوەن دەفرۆشگا لە کفری و کەلاریش خۆیان بەشێک لە کاڵەکانیان پێش هاتنین لژنەکان جێکاریان کردوتەوە ئاراسی لژنەکەیان کردو کە ئەمە بۆ پاراستنی خەڵک گرنگە چونکە بازرگان ناکرێت یاخود خاوەنکار ناکرێت تەنها چاوی لە قازانج هەبێ ئەمە هەنگاوێکی باشە. سەبارەت بە هەواڵێکی دیکە وەکەوەی کە سەرچاوەکانی کەشناسی ئاماژەی پێ دەکەن کەەوە بڕێک باران باریوە بەڵام هێشتا ئەو باران نەبووە تەمایەوەی کە جوتیاران دەڵێ پەڵە بدات و سەرقاڵی کێڵاندنی زەویەکانی ئەمریکا ئەمە هەنگاوێکی ئەتوان بڵێن پێ هێشتا جوتیاران چاوەڕێون کەوا ڕەحمەتێک باران ببارێک کە بۆ دەستپێکردنی گەنم و جۆ دێمەوە بەناو کفری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی بەردەوامە لەکردنەوەی خولەکەی لە ئێسادا ماوەی چەند ڕۆژەکە دوو خولی کردوێتەوە خولی زمانی ئینگلیزی عەرەبی کە ئەمە بە پاراستنی بەجێبەجێکردنی ڕێنمایەکانی خۆپاراستن ئەم جۆرە خولانە هەنگاوێکی باشە لەوەی کەوا هەم خۆپاراستنە لە هەمان کاتیشدا ئاشناکردنی خوێندکاران یاخود ئەوانی کە ماوەیە کە دەبینین بە بنەوەی پرۆسەی پەروەردە و فێرکردنەوە دوورن لە خوێندنگاکان یاخود دوورن لە پرۆسەی پەروەردە و فێرکردن. سەبارەت بە هەواڵێکی دیکە من دەمەوێت هەنگاوێکی دروست و ڕاست ئاماژەی پێ بکەمکەوە هەرێک لە کۆمیتەی کفری و کۆمیتەی ڕاپەڕین لە سنووری کفری بگرێت گەرمیان بە گشتی کۆمیتەکانی سەرقەڵاو و کۆمیتەکانی ناحیەی ڕزگاری و کۆمیتەکانی شەهیدانی مەڵبەندی گەرمیان بە گشتی ئەوەی تێبینی دەکرێت زیاتر لە مانگێکە بە شێوەیەکی باش سەردانی خانەوادەی شەهیدانەکەن سەردانی ئەو کەسانن کە نەخۆشن سەردانی خەڵکارێک دەکەن ڕەنگە پەیوەندیان بە هیچ لایەنەکەنەوەی بەڵام ئەمە هەم بە هەنگاوێکی ئەوەی کە دارن کە یەکێتی لە هەموو قۆناغەکاندا خزمەتکاری خەڵک بووە ئەمە هەنگاوێکی زۆر باشە. هەر هەواڵێکی دیکە ئەمڕۆ لە بەڕێوەبەرایەتی وەرش و لاوان لە گەرمیان لە کفری تیر و پشک ئەنجام دەدرێت لە کاتژمێردا بۆ کردنەوەی خولی تۆپی بالا بۆ هەڵبژاردەکانی کفری و دووس خورمات و سەرقەڵا و ڕزگاری و ناحیەی قەرەتەپە واتە بۆ سنووری گەرمیان و بگرە بە شێوەیەکی فراوانتر کە ئەم خولە بە شێوەیەکی دووجار دۆڕاندن ئەنجام دەدرێت و دەتوانم بڵێم بێت بەشێکی زۆری وەرزشکاران و گەنجان لە خۆی کۆ ئەکاتەوە کەمە هەنگاوێکی باشە. سەبارەت بە
نەخۆشخانەی کفری کە یەکێکە لەو گرفتانەی کە دەتوانم بڵێم پێت ساڵانێکە کفری بەدەستەوە ئەناڵێ بەڵام لە ئێستادا بە هەوڵی سەرپرشتیاری ئیداری گەرمیان و بەڕێوەبەرایەتی تەندروستی کفری و گەرمیانیش هەنگاوێک هەیە لەوەی کەوا تێبینی دەکرێت بە بەرنامەیەک هەموو ڕۆژێک چەند دکتۆرێک لە بوارە جیاجەکان سەردانی کفری دەکەن و من لێرە ڕای دەگەێنم کەوا بەڕێوەبەری تەندروستی کفری ڕایگەیان ئەوان هۆڵی نیشتەگەریان تەواوی ئامادەکاریان کردووە تەنها چاوەڕێی تۆمارکردنی نەخۆشەکەن بۆ پێیکەوە دکتۆرەکان لە عیادەکانیان نەخۆش ڕەوانەی نەخۆشخانە ئەکەن بەڵام تا ئێستا وەکو پێویست نییە بۆیە بڕیارە لە هەفتەی داهاتووە گەربێت و تۆ هەر نەخۆشێک پێویستی بن هەندێ ئەو نیشتەگەرانە هەبێ لە نەخۆشخانەی گشتی شەید خاڵ گەرمانی لە کفری دەتوانن نیشتەگەری ئەنجام بدەن کامە هەنگاوێکی باشە سەبارەت بە بازگەی کارێز کە دەتوانن بڵێن پێ زیاتر لە 2 مانگە ئاستەنگی هاتچۆ یاخود بربەست دروست دەکەن ئێمە لەگەڵ لایەنی پەیوەندیدار و لەگەڵ پارێزگای دیالیش قسەمان کردووە بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا کۆبنەوەیەکی فراوانتر بکرێت لەسەر ئاسی باڵا هەم لە نێوان وزارەتی پێشمەرگە هەم لە نێوان وزارەتی بەرگری عێراق و هەم لەگەڵ نوێنەرایەتی پارێزگای دیالیش بۆ پێیکەوە زۆر جار گرفت دروست دەکرێت لە بازگەی کارێز بۆ خاوەن کارەکان کە ئەمەش ڕنگدانەوەی بۆ کفری و دەوروبەری بۆ شوێنەکانی دیکەیش هەیە بۆیە ئومێد دەکەنکەوە ئێمە چەند جارێک بەردەوام دەنگی شۆفێران دەنگی بازرگانان دەنگی هەموو ئەو خاوەنکارانە مانگەیان دۆتە لایەنی بەردەوام و بەردەوامیش دەبین سەبارەت بە هەواڵێکی دیکە دەمەوێت ئاماژە بۆکەم کە دیارە چەند ڕۆژێک لەوە بەر کۆلێژی کشتتوکاڵی کۆلێژی زانستە کشتتوکالەکان لە کفری کە سەر بە زانکۆی گەرمیانە دوایەوەیکەوە سەرۆکی زانکۆی گەرمیان پاڵپشتێکی باشی دەربڕی بەو کۆلێژێک کە لە کفریە بڕیار دراوە ساڵی داهاتوو بەشی سامانی ئاژەڵیش خوێندکار وەربگرێ و بکرێتەوە کامەکات 2 بەش لەو کۆلێژە لە هەمووی گرنگتر ئەوەیەکەوە ئەو کۆلێژە کە تایبەتە بە کشتتوکاڵی ناوچەکە لە ئێستادا دوای ئەنجامدانی چەند تۆژینەوەیەک دروستکردنی پەیوەندیەکی بەهێز لە نێوان فەرمانگەکان سەرقاڵی بەکردارکردنی پرۆژەیە واتە لە ساڵانی ڕابردوودا هیچ پرۆژەیەکی کردداری بەرهەمهێنانی بڵێن ماست بۆ مریشک و جوجوک و یاخود سامان ماسی نەبووە بەڵام دوای ئەوەی کە لە ئێستادا وەکو دکتۆر محەممەد ڕاگری کۆلێژی زانستە کشتتوکاڵەکانی زانکی گەرمان پێ ڕاگەیاندکەوە دەیانەوێت هەموو ئەو توێژینەوانە زانستیانی کە هەیەە بە شێوەیەکی کردداری شۆڕی بکەنەوە بتوانن ئەوانیش هاوکاری بەشێکی زۆری خاوەن ئاژەڵەکان خاوەن هەموو ئەو هاوکاری ئەو کەسانم کە پرۆژەیەکی بە شێوەیەکی زانستی بنوونە ئەگەر باس لە خانووی پلاستیک بکەیت خانووی پلاستیک لە ڕوبەرێکی فراوانی زەوی کەمدا دەتوانێت بە چۆن چەند جۆرە بەرهەمێکی کشتتوکاڵی بەرهەم بێنێ کە ئەمە بۆ کوردستان لە هەمووی گرنگترە بۆ پێکەوە زۆر جار وڵاتانی دراوسێک کە زۆر جار سنوورەکانەندا دەخەن دەبینین نرخی خواردەمەنی و خواردن و هەروەها سەوز و میوات بەرزە بێتەوە بۆیە ئەم هەنگاوەی کە لە ئێستادا لە گەرمیانەیە دەتوانم بڵێم ئەوی جگەی خۆشحاڵی بەتایبەت لە سنووری ناحی سەرقەڵاب دەتوانێت بەشێکی زۆری بەرهەمەکانی تەماتەی خەیار یاخود ئەو بەرهەمەکانی دیکەیە بۆ سنووری ناوچەی گەرمیان پڕ بکاتەوە بەشێکی ڕەوانەی بازاڕەکانی هەولێر و سلێمانیش بکرێت بۆیە ئەم جۆرە پرۆژانە ئەم پرۆژە کشتتوکاڵیانە ئەم پرۆژە پەلەوەری و ئەم پرۆژە ئاژەڵدارانە هەنگاوێکی باشە بە ئاراستەی دەتوانم بڵێم پێت خزمەتکردنی هەموو خەڵکی کوردستان و کەمکردنەوەی هەلی کار سەبارەت بە هەواڵێکی دیکە دەبێت قسەی لەسەرکەم کە هەواڵێکی زۆر گرنگە بۆ هەموو گەرمیانەکان سەبارەت بە دروستکردنی ڕێگای کفری کەلار کە ئەو پرۆژەیە دووسایدە ڕێگایەکی گرنگ و استراتیژیە دەتوانم بڵێم پێت بەشێکی زۆری هەر زۆری هۆکاری ڕووداوەکان ئەو ڕێگایە لە ئێستادا لە 90 کارەکانی لە تەواو بووە بۆیە ئەوەی کە بۆ ئاراستەی ئێمە کراوە بەشێکی زۆری شۆفێران هاوڵاتیان هەموو ئەو کەسانی کە لە نێوان کفری و کەلار گوزەر دەکەن داواکارن ئەو پرۆژەیە گەیشتۆ قۆناغی کۆتایی داواکەن لە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز خوبا تاڵەبانی لە سەرۆکی حکوومەت لە پەرلەمانتاران لە هەموو ئەو کەسانی کە خەمخۆر و گەرمیان و گەرمیانەکان و بەتایبەتتر کفرین کەوا ئەو پرۆژەیە بڕێکی پارەی کەمی پێویستە گەر بێت و ئەو بڕەپارەی کەمەی بۆ دابین بکرێت دەتوانێت خزمەتێکی زۆری گەرمیانەکان کە هەم بۆ ڕووی بازرگانی هەم بۆ ڕووی تەندروستی دەتوانم بڵێ بێت لە هەموو ڕۆگانەوە کە ئەو ڕێگای تاوکردنی ڕێگای کفری کەلار
ئەبێتە هەنگاوێکی گرنگ بە ئاراسی ئاوردانەوە لە گەرمیان و بە تایبەت لە کفریەوە پێکەوە بەشێکی زۆری ڕووداوەکانی دڵتەزیێن گیان لە دەزانی ئازیزان بەهۆی خراپی و کۆنی ئەو ڕێگایە بۆیە دەتوانم بڵێم تا نزیک دەواازی کفری هاتووە تەنها چەند کیلۆمەتری کەمی ماوە بۆیە بە تاواکردنی ئەو پرۆژەیە هەنگاوێکی باشە هەنگاوێکە دەتوانم بڵێم بەشێک لە شوێنەکان دەبژێنێتەوە. دەگەڕێمە بۆ ناو کفری دەمەوێت کەمێک باس لە شوێنەوارەکان بکەم کاو شوێنەوارانە ساڵانە لەگەڵ هاتنی وەرزستاندا بەشێکی زۆری بەهۆی بارانبارینەوە بەهۆی ئەوەی کە ئاور لێ نەدراوەتەوە لە ناو دەچێت بۆیە ئەکرێ لە ئێستادا بڵێم پێت بینایی سەرایی کۆنی کفریە حەمامەکەیە یاخود کۆمەڵە شوێنە هێشتا بە پێوە ماون کە شایەتێکی باشن وێنەیەکی باشن لەسەر کۆنی و شارستانێتی ملەتی کورد بۆیە گەر بێت و بودجێکی کەمیشی بۆ تەرخام کرد دەتوانێت ئەو پرۆژانە لە لێواری مرگ ڕزگار بکرێت و دەبێتە شوناسێک بۆ ناسنامەی نەتەوەی گەلی کورد. دوا هەواڵم دەمەوێت ئاماژە بە باس لە نێوان ناحی جەلەولاو بڵێن ئەو سنوورە بکەم کە ناوبەناوە لەگەڵ هاتنی وەرزستانە دیسانەوە چەکدارانی داعش لەو ناوچانەوە بەتابەت لە دەواازەی جەلەولاو یاخۆ شوێنەکانی دیکەوە پەلاماری بازگەکانی سوپای عێراق و یاخود پێشمەرگەدەن بەڵام ئەوەی کەوا لە ئێستادا گرنگێکەوە پێشمەرگە توانم بڵێم پێت پشتێنێکی ئەمنی باشی دروست کردووە لەوەی کەوا دنیای خەڵکی گەرمیان و ناوچەکەش دەکەنەوە کە ئەوان لە ئەرکدان و بەشێکی زۆری ئەو شەڕ و پێکدارانە دەکەوێتە نێوان چەکدارانی داعش و سوپای عێراقەوە کە لە هەمان کاتژێ لە ناوچەی پەڵکانە و غەڕە ڕۆژانی ڕابردوو ئۆپەرا دوو ڕۆژ لەمەوبەر پێشمەرگە و ئاسایش ئۆپەراسیۆنێکی فراوانی ئەنجامدا بۆ پاراستنی سنوورەکە و ڕێگەریکردن لەو گروپە چەکدارانەی کە لە ڕابردووە لەو ناوچانەوە دزیان دەکردە سنوورەکە و دەبوو نەمای مەترسی بەڵام بەم جۆرە هەنگاوانە یاخود دەتۆم بڵێم پێت بەم جۆرە کارانەی هێزەکانی دەستگا ئەمنیەکان هەنگاوێکی باشە بۆیە ئەمە کۆی گۆڕانکارەکانی سنووری کفری و گەرمیان بوو لە هەمان کاتیشدا ئەو گۆڕانکارانی کە لە سنووری کفری کراوە بڵێن هەر لە گۆڕینی بەشێکی زۆری دام و دەستگا حزبی حکوومەکان هەموو لایەک بە چاوێکی باشەوە دەڕوانێتە لێی. کە بە شێوەیەک سپاس بۆ پەیامنێرمان حەیدەر ئەحمەد کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری کفرۆ لەگەڵ ئێمەدا بووی. سپاس بۆ تۆ سپاس بۆ سەرجەم لە هەواڵ و زانیاریەکانە. بەڵێ خۆشەویستان لە کۆتا تەوەری پرۆگرامی ئەمڕۆمان لەگەڵتان بەردەوامی ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر ڕۆڵی خێزان لە پێگەیاندنی تاکدا بە شێوەیەکی گشتی و لە تاکی کۆمەلگای کوردی بە شێوەیەکی تایبەتی بزانین دایکان و باوکان و خێزانەکان چۆن و بە چه شێوازێک دەتوانن بەو ئەرکە هەڵبسن بۆی کە تاکێک یاخود منداڵێک بە شێوەیەک پەروەردە بکەن کە پەروەردەیەکی دروستیان هەبێ تاکێکی ڕۆشنبیر تاکێکی سەرکەوتوو یاخود بڵین تاکێکی بەرپرسیار لە هەمان کادا تاکێ بێت کە متمانە و باوەڕی بەخۆی هەبێت. لێرە و لەوێ ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕاگەیاندنەکان گوێبیستیەوە دەبین کە چەندین حاڵەتی کوشتن زیادی کردو بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەبەردە مزگەوتی گەورەی شاری سلێمانی 2 گەنج کوژران کە دەگوترا لەسەر هاوارکردن و لەسەر دۆفرۆشتن کە کوژراون. لە لایەکی ترەوە گەنجێکی تری تەمەەن 7 ساڵ لەسەر یاری پۆبجی کوژراوە کە بزانین هۆکاری ئەم کوشتانە و هۆکاری بەرزبوونەوە و داتاکان لەسەر دیاردەی کوشتن بۆچی دەگەڕێتەوە. ئایا کەم تەرخەمیەکە یاخود سەرچاوەی ئەم بابەتانە دەگەڕێتەوانێ بۆ پەروەردەیەکی نادروست لەلایەن خێزانەکانەوە یاخود تەنها حاڵەتێکی دەرونیە و لەو کاتەدا ئەو ڕووداوانی لێ دەکەوێتەوە. بۆی کە لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ بە وردی گفتوگۆ بکەین بە خۆشحاڵی میوانداری زاهیر زانامان کردو کە بەڕێزیان نووسەر و ڕاوێژکاری کۆمەڵایەتین کاک زاهیر سڵاو لێبێ و بەیانیت باش. سڵاو لێوە بەیانی و بەیانی بینەرانی بەڕێز باش. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر هەر بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین زانی دایکان و باوکان و خێزان بەگشتی چۆن دەتوانن یاخود چ ڕۆڵێکیان هەیە لە پێگەیاندنی تاکدا وەمە بەستیشمان لە پێگەیاندنی تاک چییە؟ دووبارە سڵاو لێو لە بینەرانی عزیز. سپاس بۆ ئامادەبوون. ڕۆڵی دایک و باوک ڕۆڵ لە پێگەیاندنی نەوەکانە ڕۆڵی باخەوانە لە بەرهەمێنانی بەرهەمێکی باشە لە دروستکردنی باخێکی ڕێک و پێکە. ئێمە بۆ منێستا لە وەرزی پاییزین ئەیبین ئەو جوتیارەی کە بە سەلیقەیە کە خۆی ماندوو کردووە لەگەڵ باخەکەیە هەنارێکی جوانی هەیە هەنارێکە نەتەقی و دەنگەکانی جوانە ئاودارە تامی خۆشە بۆ لەبەرەوەی خۆی لەگەڵا ماندوو کردووە و بە تەنها خۆ ماندووکردنیش نییە زانیاری دووستی هەیە لە چۆنێتی خزمەتکردنی لە چۆنێتی هەڵپاچینی لە چۆنێتی ئاودانی لە چۆنێتی ئاو نەدانی
کەواتە دایک و باوکیش هەمان ڕۆڵە گەڕن لە پەروەردەکردنی نەوەکانیانە. کاتێک دایک و باوکێک زانیاری دروست کۆکاتەوە لەسەر شێوازی پەروەردەکردنی مناڵ، شێوازی گەورەکردنی، چۆن پەرە بە هزریە، چۆن وای لێکا لەگەڵ بەرامبەرەکانی یا مامەڵاکە، چۆن وای لێکا خۆی بناسێ، دەوروبەر بناسێ، ڕێزی ژینگە بگرێ، ڕێزی کەسانی تر بگرێ. بێگومان دوجار نەوەیەکە کاتە کۆمەڵگاوە کە بێتە نەوەیەکی بەسوود بۆ خۆی، بۆ دایک و باوکی، بۆ کۆمەلگە بەگشتی. لە بابەتی پەروەردەیە بەداخەوە ئەمێ ڕای بگەنم کە کۆمەڵگەی ئێمە لە قەیرانێکی گەورەین. ئێمە قەیرانێکی گەورەی پەروەردەیی ڕووی تێکردوین کە بەرەو گرفتی گەورەی کۆمەڵایەتیمانە، بە ئاسایشی کۆمەڵایەتی ئێمە وردەوردەکەوێتە مەترسیەوە و مەترسی ڕاستەقینەمان لەسرە. شیرازەی خێزان لە پسرانایە، ڕێژەی تەلاق لە بەرزبوونەوەیە، ڕێژەی هاوسەرگیری لە دابەزینایە، خیانەتی خێزانی زۆر زیای کردووە. زۆر گرفتی تر کە چاوەڕتەکەیتەوە بێگومان چۆن ئەڵەی خەمبارە بی ئەسەفە کێشی بۆی کە کۆمەلگا بەرەو چێ هەموو ئەمانە کارەکەی گەڕێتەوە بۆ پەروەردە. بێگومان پەروەردە کۆڵەکەی ڕئیسی ڕاگررتنی کۆمەلگایە، کۆڵەکەی ڕئیسی دروستکردنی خێزانی تەندروست، کۆمەلگای تەندروست، دەوڵەتی تەندروستە. ئەم گرفتەی کە لە وڵاتی ئەمە هاتۆتە پێش بەشی یەکەمی هەر کەسێکمان لەی بەرپرسیارین، هەر دایک و باوکێک، هەر تاکێک. ئەجا وەختە دەسەڵات و دەوڵەتیش بەرپرسیارەتی خۆیان هەیە، سیستەمی بەرپرسیارەتی خۆی هەیە. بەڵام بەڕاستی من نەمەوێت جەخت خەمەوە سەر ئەوەی کە ئێمە خۆمان چیمان پێکرێەوە. گریمان سیستەمی پەروەردە لە ئێستاە ئەتوانم بڵێم سیستەمێکی زۆر هەڵوەشا و لاوازە بەداخەوە لێمەوە بە بۆنی کۆرۆناوە دووبارە ئەو خوێندن و پەروەردە کەمەشکە هەبوو بەرەو لە ناوچوونە چێ جارێکی ترچینایەتی دروست بوو بۆی کەوانەی کە ئەتوانن مناڵ بنێرنە خوێندنگە هەلیەکان، ئەوە ژیانیان نەڕوا و خوێندنیان بۆ دەستە بەرەوێ. بەڵام کەسانی تر کە زۆرینەی زۆری کۆمەڵگان دووچاری گرفتە بنەوە لە ڕووی پەروەردەییەوە، مناڵەکانیان جارێک ترکەونەوە بەرمەترسی، لە ڕووی فێربوونەوە کەونەوە بەرمەترسی. بێنەوە سەر ئەسڵی بابەتەکەی خۆمان کە بابەتی ڕۆلی دایک و باوکە لە پەروەردەکردنی مناڵە. بەڕاستی دایک و باوکانە بێ هەست بە و بەرپرسیارەتی گەورەکەن کە هەیەە لە پەروەردەکردنی مناڵەکانیان. من تکایە لێکەم کەواتە پەروەردەکردنەکە پێویستە چۆن بێ، یاخود پەروەردەیەکی دروستە بێت چۆن؟ بەڵێ تکە لە هەر دایک و باوکە یەکەم کە پێش ئەوەی یا هەر هاوسەرێک پێش ئەوەی مناڵ بێنە دنیاوە هەست بە و بەرپرسیارەتی گەورەکەن کایێتە سەرشانیان، پێش ئەوە ئامادەسازی بۆ بکەن، خۆیانی بۆ ئامادە بکەن لەسەری بخوێنەوە. ئەمڕۆ خات و نەگەر بڵێ ئەو مۆبایلە چۆن چاکرێڵێەوە بی بۆ فلان کۆمپانیا و فلان دوکان، چکە من شارەزایم نییە بڵێ ئۆتۆمبیلەکەم فلان شوێنی تەقەیتیاڵە بی بە بۆ لای فیتەر، یاخود خۆت لە یوتیوب بە دوای چۆنەتی دروستکردنی خواردنا گەڕین، بە دوای چۆنێتی ڕێخستنی ماڵا گەڕین، بە دوای چۆنەتی میکەپ و خۆجوانکردنا گەڕین، بە دوای مۆدیلی تازەی سیارەیە گەڕین. بەڵام سێرچێک ناکەین مناڵەکەم چۆن پەروەردە بکەم، چۆن لە مناڵەکەم تێبگەم، چۆن نەوەیەکی دروست بەرهەم بێنم بۆ داهاتوو. بەڕاستی ئەمە پێویستی بە هەموو شتێک پێویستی بە زانین هەیە. زانین سا من ئەگەر هەستی بەرپرسیارەتی لەگەڵ زانینە، من هەستی تینوێتیم هەبێ لەگەڵ بزانم ئەوە ئاواتوانم ئاوکە بخۆمەوە تینوێتیم بشکێ. منە بێ هەستی بەرپرسیارەتیم هەبێ لەوەی کە مناڵەکەم پەروەردەکردنی ئەرکێکی گرنگە، ئەرکێکی پیرۆزە، ئەم هەستا لە هەمان کاتا بگەڕێن بە دوای زانیاری دروستە ئەتوانم نەوەکەم پەروەردە بکەم. ئێمە وەکو دایک و باوکان زۆر جار بەخێوکردنەکەین، گەورەکردنەکەین، بەڵام پەروەردەکردن ناکەین. جیاوازی زۆرە. کاکزایر ئەگەر ئەم بەرپرسیارەتی کە بەڕێزت باسە کرد لە نێوان دایکان و باوکانە لە لای یەکێکیان هەبێت لە لای یەکێکیان نەبێت، ئەو کاتە چییە گوزارێت؟ خۆی خێزانەکانمان چوار تاقمن، چوار دەستن. یا ئەوەیە لە ئێمە هاوسەرەکان هاوسەرێکیان چۆنەڵی باش و هەستی بەرپرسیارەتی هەیە و مەزبوطە، ئەمە چۆنەڵی بە موجب داینێ، هاوسەرەکەی تریان نیەتی ئەمە بە سالب داینێ. سالبێک و موجبێکن، ئەو وەختە یاخود موجبەکە زاڵە بێ بەسەر سالبەکەی و ئەویش هەستی بەرپرسیارەتەکە لەوە گەێنێ و خێزانەکە بە خێزانێکی تەندروست ڕێڕێوێکی دروست وەرەگرێ. یاخود خێزانەکان هەردووکیان موجبن، هەردووکیان هەستی بەرپرسیارەتیان هەیە و هەردووکیان هەوڵی چاکردن و هەولی بەرەو پێشبردننی خێزان و هەولی پەروەردەکردنینەوەکانن. ئەمە هەر لە ئەوڵۆ خێزانێکە دروست و سەلیمە. بەڵام کاتێک گرفتەکان دروستە بن کە خێزانەکە هەردووکی سالب بێنی، هەردووکیان هەستی بەرپرسیارەتیان تیانە بێ، هەردووکیان گوێنێنێ، هەردووکیان مۆزوعەکە ئیهمالکەن، یاخود لە سالب و موجبەکە کە بەیە کۆنێکیان ئەو وەختە سالبەکە زاڵ بێ بەسەر موجبەکەشە، لایەنە خراپیەکە لە لایەنە باشەکە بەرێتەوە. کەواتە ئەمە بەڕاستی پێویستە ئێمە دایک و باوکان بەرنامەی
باشمان هەبی بۆ پەروەردەکردنی مناڵ پێشتر لەگەڵ یەکا گفتوگۆ بکەین بێژێ مناڵەکەمان پەروەردە بکەین دایک پێی نەڵێ و دەرگایە بکەرەوە باو پێ بڵێ بیکەیتەوە کوژم چکەوە هاتم مناڵەکە لە بینە پەروەردە بێ پێویستە هەتا شەڕ و ململانەکانی خۆمان لەبەر چای مناڵەکەمانە نەکەین وا بکەین کە لەسەر ئاڕاستەیەکی پەروەردەی دروست ڕێ بکەوین ئەم بابەتە بابەتێکی نەزەری نییە بڵین قسەی کتێبە ینی پەروەردەکردن وەکو چۆن ڕۆڵێکی گەورە و گرنگ و زۆر قورساکە ئیشی پێغەمبەران بووە ئەوە ڕۆڵێکی گرنگە لە هەمان کاتا ڕۆڵێکیشە ئەگەر خۆتی بیتر قرس نییە ئەگەر لە ئەوڵ و لەگەڵ یا بڕۆی ئەگەر بزانی چۆن بەرهەمهێنانی تیاکەی چۆن خۆتی تیاخەیتە گەڕ گرنگە هەست بە و بەرپرسیارەتی بکەین لەسەر لە بەرامبەر نەوەکانمانە بزانین نەوەکانمان تەنها لە ڕووی جستەیی و لە ڕووی پۆشاک و لە ڕووی خواردنەوە پێویستیان بێمە نییە لەوە گرنگتر کە پێویستیان بێمێ بریتە لە تێرکردنی لایانی دەرونیان لە پەروەردەکردنی لایانی ڕۆحیان لایانی کۆمەڵایەتیان لەوەی کە مناڵەکان سایکۆلۆژی مناڵەکە گرنگە بێگومان زۆر گرنگە لە مناڵ تێبگەی لە تەمەنی بۆ لە 0 بۆ 4 ساڵ چۆنە لە 4 ساڵ بۆ 6 ساڵ چۆن بیرەکاتەوە لە 6 ساڵ بۆ سەروتر چۆن بیرەکاتەوە لە خۆناوی هەرزەکاریا چۆن مامەڵی لەگەڵکەی تۆ شتێکەگەر نەزانی نەیناسی نازانی چۆن مامەڵی لەگەڵا بکەی ئەگەر زانیاری نەبێ دەربارەی نازانی چۆن مامەڵی لەگەڵا بکەی ئێمە زۆر جار بە بۆنەی نەزانین و نەشارەزابوونمان لە سایکۆلۆژیای مناڵەکانمان ئەکوژین لاین دەرونیان ئەکوژین یاخود تووشی ڕخۆکینەیانەکەین بۆ منە دوو مناڵەتەیە لە ماڵەوە ئەتوێ ئەمەیان خواردن بخوا کەوچکەکاوی بۆی دەمیتوان ئەی خۆی یابیان بەخۆشەکەت ئەمە لە ئێستاوە فێری ئیرەی و کینەت کرد ڕەنگەم ئیرەی و کینەیە دوای ئەوەی کە ئەموانە گەورە ئەبن دوای هاوسەرگیریان هەر کەسێکیان ڕقی لەوی تریانە بێتەوە پێی وایە ئەو بەشەکەی خواردووە یاخود هەر لە مناڵیەوە ئەمیان ماچەکەیت و بە قوربانی بی بەڵام لەوی تریان ناڵی ئەمەش هەردامان کات لە گەورەیە جاری وایە لە دوای تەمەنی 50 ساڵیشەوە من کەسانێکم بینیوە چۆن ئەڵی گرەیەکی دەرونی لە دڵیانە بۆ لە مناڵی هەستی کردو باوکی کەسێکی تری لە براکی لەم خۆشەویست زیاتر خۆشویستووە یاکەمتر خۆشویستووە جاری وا هەیە نازی زیاد لە پێویست دەین جاری وایە هیچ نازێک ناین کە ئەمان هەمووی ڕێژە و بڕووکە پێویستی خۆی هەیە پێویستی بە هاوسەنگی هەیە پێویستی بە لێزانین هەیە چۆن کەم نازی خراپە زۆر نازی لەوە خراپترە هەر نمونەی باخەوانەکەیە باخ دارێک شەر نیە دایمە ئاوی لەسەر بێ و دارێک کە دایمە ئاوی لەسەر بێت ڕێگەکەی جاری وایە ئەڕزێ نازانم کۆمەڵە گرفت دروستەکە ئەو دارش کە هەر ئاو نادرێ وشکە بێ کەواتە لێزانینی ئەوێ ئەبێ گرنگە باخەوانێک بین بۆ باخەکەمان بتوانینەوەیەکی باش بێنینە بەرهەم ئێمە بۆ پەروەردەکردنی گوڵی ئینجانەیەک لە ماڵەوە پرسیارەکەین دەچینە لای کەسی کە مەشتەلەکەی هێکاکەیانەوە پتمۆسی باشەتەیە ئەوە چی لێ بکەم و ڕێگەکەی پیاڵم ڕۆژی چەند جار ئاوی بم بەڵام بەجددی با لە خۆمان پرسین چەند کەسمان پرسیومانە مناڵەکەمان چۆن پەروەردە بکەین چەند کەسمان سێرچمان بۆ کردووە ئەمڕۆ هەر سێرچێ بکەی ئەتوانی دنیای زانیاری وەربگری چەند کەسمان سەلیقەمان بەگەڕخستووە چەند کەسمان وامان کردووە لە خۆمان ببووری من سەیری ئەو فلیمە ناکەم ڕاستە حەزم لێتی بەس نەگەر سەیری کە مناڵەکەم لە تەنیشتمایە ڕەنگە من تەسیراتی خراپی کەم بێ بۆم بەس ئەو تەسیراتی خراپی زۆر ئەبێ بۆی من سەیری فڵان ئیخبار ناکەم لە کاتێکا ئەو پیشانیە هەمووی کوشتن و بڕینە لە بۆی تەسیراتی خراپ لەسەر مناڵەکەم نەکا من حەزەکەم ێستا دانیشتم و مۆبایلکەم بەڵام لەبەرەوەی مناڵم هەیە هەستی بەرپرسیارەتێکم وام لێکا بێم لەگەڵ ئەوە یاری بکەم چاوشارکێ بکەم دوو گۆڵی بکەم بەجددی ئێمە کات ناین بە مناڵەکانمان زۆر جارە لێ خۆ من ڕۆژی 4 ساعتیان بۆ دانێم ئاگاداری شێوازی کات پێدانیش زۆر گرنگە باوکێک یەک سەعات کات بۆ مناڵیش گرنگە کات زۆر گرنگە و چۆن کوالیتی کاتەکەش گرنگە بۆ نمونە باوکێکی 1 ساعت کاتەیە بە مناڵەکەی باوکێکی 3 ساعت لە ماڵەوەیە بە 3 ساعتەکەم خەریکی مۆبایلەکەیەتی یا خەریکی تەلەڤیزۆنە لەگەڵ مناڵەکەی یاری ناکە لەگەڵ مناڵەکە گفتوگۆ ناکە ڕەفیقایەتی ناکە ئەمە ڕێک نمونەی چییە کێبڵی شەحنی مۆبایل هەیە عادیە ساعتێک پێوەیەکی لە 100 شەحنی تێکردو هەیە ئاسڵێک نیم ساعت پێوەی کە فول شەحنێکە کەواتە گرنگی شەو کاتێک کە لەگەڵ مناڵەکانمانە بین لەگەڵ ماڵمناڵە بین بە تەواوەتی وجودمان هەبێ نەک لە ناو نزیکێکی دوور بین لە تەنیش جێکا بین بەڵام هەر کەسەمان لە چاتا لەگەڵ کەسێکی تر پێ بکەین هەر کەسەمان لە فەیسبووکەکەی خۆمانە خەریکی چوونە خوار و هاتنە سەرەوە بین بەڕاستی ینی هەندێشتی بچوو کارەساتی گەورە قەومێنێ زۆر جار مناڵێک بانک دەکا باوکە تۆ جوابی ناییتەوە کاتێک تۆش پیر بوویت بانک کوڕم ئەوی جواب نایێتەوە کەواتە ئەوەی کە ئەمڕۆ تۆی چێنی سبەینێ بەرهەمەکەی دووریتەوە سبەینێ کۆمەلگا بەرهەمەکەی دوورێتەوە ئێمە
ماندووبوونێکی زۆر لەسەر بابەتی دووپەروەردەیەەکە لە ڕابردووە ڕەنگە ئەم شتە زۆرتر بوو بێوەک لە ئێستا کە مناڵ ئەچووە لای نەنک و باپیرەیە خود لەوێ گەورابوویان کاتێکی زۆری لە لای نەنک و باپیر و خاڵ بەڕێ دەگرت. ئەم پەروەردەی لای نەنک و باپیروەری دەگرت کاریگەری هەیە لەسەر ژیانی یاخود ئەرکە سەرەکیەکە و پشکی سەرکی بەردایک و باوکەکەکەوێت. بێگومان ئەوەش ڕۆلی خۆی هەیە، ئەوە خۆی بابەتێکی دوور و درێژ و چڕ و پڕ کاتێک نەنک و باپیرەکان تەداخولەکەن ئەبێ ئەوانش ئاگادار بن تەداخولەکەیان بە شێوازێک نەبێت کە کاریگەری سلبی بخاتە سەر مناڵەکە. زۆر جار ئێمە ئەمڕۆ تێکەڵاوی زۆرە لە بینی ماڵە باوانایانە چیتە ماڵی خەزوو دەچیتە ماڵی باوکت. زۆر جار لەوێ تۆ دیقەتی مناڵەکان دۆخەکە قۆزنەوە ئەزانن لەوێ مەکە نییە بۆ نمونە لەوێ هەرچیان ویست بە خواستەکانیان زیاکەن گوڕویان زیاکەن کەواتە ئەبێ ئێمە مەسافەیە بێرینەوە کە دایک و باوکەکان ڕۆلی خۆیان بگێڕن وەکو دایە گەور و باوە گەورەکان تکان لێیان هەیە کە تەداخولێک نەکەن کە کاریگەری سلبی بەجێبێڵێ لەسەر پەروەردەکردنی نەوەکان چونکە مناڵ شەرت نییە هەرچی حەزی لێی بێ بۆی باش بێ ئەمە زۆر گرنگە. ئەبێ ئەو شتەی بۆی باشە تۆ لە لای خۆشەویستکەی ئەبێ ئەو شتەی بۆی باشە تۆ لەگەڵ یا خەریکی کەیت لەگەڵ یا مەشغوڵی کەیت. زۆر جار کەلیمەیەکی تر من تێبینیم لەسەری هەیە ئەڵێ وڵا مناڵەکە بە ئایپادەکەەوە ژیر بووە بە ئایپادەکەەوە ژیر نەبووە بە ئایپادەکەەوە سەرقاڵ بووە سەری چۆتە قوڕا ژیربوون یاری وەختی خۆی کە پیان و پێی ژیر بە ژیرە کرد تۆ میکانۆ دەکرد میکانۆکە فێری چۆنێتی بە بلۆکدانان و چۆنێتی خان دروستکردنیە کرد تۆ وێنە بۆ کێشا بۆ نمونە وێنەیەک لە کێشا ئەو ڕەنگە کرد دیقەتی دەستی وای لێ هاو کە تەرکیزی زیاد بزانێت تاکوێ بۆ ڕەنگەکە ئەم ڕەنگە چۆن بەکارهێنێ یاخود دوو وێنە دایە جیاوازیەکانی دۆزیەوە مێشکە خستەکات یاخود چاوشارکێ دەکرد چاوشارکێک بۆ تەمەنێکی ماڵ زۆر گرنگە زۆر ئیسیفادەی خۆی هەیە لەناو چاوشارکێکەیە فێرە بوو بگەڕێ بە دوای شتەکانە. بەڵام ئێستا مناڵ لەبەر ئەوەی شتەکان زۆربەی یاریەکان ئەلکترۆنیە تەمەڵە بێت مێشکیشی تەمەڵە بێت چکە پێی وایە هەموو شتێک بێ بە کلیکێک بکرێ بەڵام کاتێک چاوشارکێک کابێ پشتی حەو دەرگا بگەڕێن جا باوکی بدۆزێتەوە ئەنجا دایکی بدۆزێتەوە کەواتە بۆ فێرە بێ پێویستە وزە بخات لەگەڵ. کەواتە کاکزار ئەگە بتەوێت کردەوەیکی جوان فێری مناڵەکەت کەی ئەمە بە گفتوگۆ بێت یاخود کردەوەکان لە دایکان و باوکان و لە گەورەکانەوە وەرەگرێت بە کردەوەی گەورەکان مناڵەکە فێر بکەیت. خۆی بێگومان باشترین ڕەوشتێک بۆەوەی کە لە مناڵەکەمان سەری ئەوە ناکەن ئێمە چیڵین سەری ئەوواکەن ئێمە چی ئەەکەین. زۆر گرنگە ڕەوشتی کە پێشەوەی بناڵ بێتە ئاراوە ئەگەر ڕەوشتێکی سلبی خراپمان هەیە هەوڵ بین بەڕاستی خۆمان چاکوین چونکە تاو قۆناغی کە هاوسەرگیریەکەیت بەرپرسیارەتی و کەمترەکە هاوسەرگیری و کرد بەرپرسیارەتی و زیاکە کە بووی بە باوک و دایک بەرپرسیارەتی و زیاترەکە بێ لە ئاسی ئەو بەرپرسیارەتیە گەورەیە بیت لەبەر ئەوە ناکرێت تۆ شتێک بۆ خوا نەخواستە تۆ لە تەلەفۆنا درۆکە ئەڵێن تەلەفۆنە بۆکەنڵێن لە ماڵ یڵێ لە ماڵ نیم دوای مناڵەکە دەڵی ڕازگۆ بە مناڵەکەت لە ئەفعالەکەتەوە وەرەگرێ لە کردارەکەت ئەڵێ کردارەکەت ئەو نەبەرز لە گوێزکەمە هاوارەکە نایڵی گوێم لەوە بێکە ئیلیت لەبەر ئەوە مناڵەکانمان بەڕاستی هەر لە مناڵیەوە تەنانەت توێژینەوە هێڵێ لە سکی دایکەوە لە سکی دایکەوە شە تۆمارەکە سەری کرد تۆ مناڵ تا 2 ساڵی قسە ناکە بەڵام لە پرەکاکەوێتە قسەکردن تۆ لەم ماوەی 2 ساڵی قسەکانی تۆمار کردبووە وەکو کامێرەیەکی فول HD وایە ئەم ڕیکۆردەکە باشە ئێمە بۆ نمونەگەر وەکو هەردوو هاوسەرێک بێنە بەرچاوی خۆیان ئەگەر کامێرەی لە ماڵیانە بێ چۆن ڕفتارەکەن ئەگەر کامێرەکە نەبێت چۆن ڕفتارەکەن ئەو کاتێک مناڵێک کاتە ئاراوە کامێرەیەک لە ماڵایە ئەبێ ئەگەداری ئەم کامێرەیە بی ئەبێ بزانی بەڕاستی ئەم کامێرەیە چی تۆمارەکە چونکە ئەم شتێککە ئەمڕۆ تۆماریەکەی بۆ منە کەسی گۆ فرۆی دەڵێ مناڵ لە 1 بۆ 5 ساڵی چی لە سەرا تۆمارەکەی گەتاوانێک لە 80 ساڵی بیکای گەڕێنێتەوە بۆ ئەمە گفتوگۆی لەسەرە و قسەی لەسەرەکە ڕێژەکەی سەتا چەند وایە بەڵام بەجددی کەسایەتی مناڵ لە مرۆڤ لە مناڵیا زۆر دروستە بێ زۆر بینا ئابێ زۆر کاریگەری لەسەر باشە زۆر جارەبینی کە بۆ نمونەگەر باسیکەین دایک و باوکێکی باش دایک و باوکێکی هۆشیار یاخود بڵێ دایک و باوکێکی میهرەبان مناڵەکان زۆر شەڕانگێز و باش نییە بە کورتەکەی وە بە پێچەوانەشەوانێ جار دایک و باوکەکە زۆر باش نین منداڵەکان زۆر میهرەبان و باشن ئەم هەڵسەنگاندنە بۆ ئەمە چۆنەکرێت پەروەردەکە چۆنە بێت دوو خاڵ هەیە یەکەم
شتێک هەیە لە دنیای پێڵن ریسپەر چیە لە هزار حاڵەتە حاڵەتێ دروستە بێت دەگمەنە ئەمە حاڵەتێکی دەگمەنە حاڵەتێکی تریش ئێستا منم قسە ناکەم خوا نەخواستە منەگەر بە قسە بە خەڵکی بڵێم بەڵام خۆم جێبەجێنەکەم لە ماڵەوە دەوری نابێ مناڵەکەی نیشە خراپ دەرەچێت یاخود منەوەی زۆر جار ئەو کەسە نمونانە کەسە دیارەکان بۆ زۆر جار بینیتە مناڵەکەی ڕەنگە خراپ دەرچێ هەندێکیان ئەو نە سەرقاڵی کاروباری دەرەوەیە پەروەردەی خەڵکی ترەکە جای پەروەردەی ماڵی خۆی بیرەچێتەوە کە ئەمە زۆر جار گرفت دروست دەکات و هەندێک حاڵەتی شەیە حاڵەتی نەشاس هەر دروست ئەبێ جاری وا هەیە هەر نمونەی جوتیارەکە بێنینەوە باخەوان ڕۆلی خۆی هەیە بەڵام تۆ جاری وایە هەر قاشەکە هەناری سازان فەرقی هەیە لەگەڵ هەناری شوێنێکی تر هەیە هەر لە قاشەوە کەمێک بزێوترە کەمێک حڕۆکترە یاخود گرفتاویترە بەڵام یەک تێبینیتیش بۆ کۆمەڵگەی ئێمە بەڕاستی مناڵێک بە عاقڵدانێ کە هیچ جۆڵەیەک نەکات خۆی دایک و باوکێکی ژەگەر زانیاری پەروەردەیی تۆزە هەبێ ئەزانێ مناڵە بێ بجوڵەیە زیاتر حڕیەتی پێەیە بۆی خۆی بنوێنێ بارهێنانێکی بۆ ناکاکەی تر ئێمە بە مناڵێک گەڵین ئاقلکە وەکو من دانیشی وەکو من بی بکاتەوە وەکو من هەڵس و کەوت کە ئەمە مناڵ نییە بەڕاستی ئەمە کێشەی هەیە مناڵێک گەر شت تاقی نەکات ستا مناڵە لێرە بێ دەستکاتە ناو گوڵانەوە دەری بێنێ بڵاوی کاتەوە ئەو ئێوە بزانێ پشتی ئەوە چیتە ئەوێ تاقی کاتەوە بەڵام کاتێک هەموو شتێکمان بڤە و مەکە و عیبە بوو ئەم کەسە حەزەکانی لە ناخامێنێتەوە لە کاتێکە کە تۆ دیارنی جێبەجێیانەکە یاخود هەست بە شعور بنەقسی لە خۆیان بۆ دروستە بێکەواتە بابەتێکە کە هەر کەلیمەیەک کە من ئێڵێم بە مناڵەکەم شوێن کەوتەی لەسەر بەجێ هێڵێ هەر هەڵس و کەوتێکە ئەی نوێنم ئایا بۆ نەوشانی بەرامبەر مناڵەکانمان بەکارێن چ وشەیەکە پێڵی نەزانی پێڵی بێتوانای کاریگەری لەسەر مناڵەکە هەیە چونکە ئەو بڕواکە کە نەزانە ئەو واست بەرامبەر بەخۆی واڕوانێک کە بێتوانایە ئیتر تاقی ناکاتەوە ئیتر هەوڵ نایە زۆر جار ئەبێ دایک و باوک تەنانەت کات چاودێری مناڵەکەی بکە هەمیشە بەڵام یەکسەر تەداخل نەکە بۆ منە چۆتە سەر قەنەفەیە خەریکە بەرەبێتەوە شەرت نیە یەکسەر بیگری نێلی بەربێتەوە ئەگەر زانی عەزەتی نابێت با بەربێتەوە بۆی بزانێ دەرسی لێوەرگێ بەڵێ چونکە لەسەر قەنەفەکە بیگری و لەسەرەوە بیگریم جارە وازانێ سەر سەرمانێکی تۆی لەوێنی خۆی بەرایەتەوە وازانێ ئەزێت کەواتە ئەبێ هەندێک لە مەسافەیەک بێڵیتەوە لە بینی تۆ مناڵەکەیە هەتا هەموو قسێکی شەر نییە سەر تۆ هەموو کەلیمێکە پەروەردەیی بێ سە پێی بڵیتەوە ئەوە نابێ ئەوە نابێ ئەو ئاوا بێ هەندێک مەجای بیتی خۆی هەندێک ئەگەر بابەتەکە زۆر لە خەتی سووری نەیە بە هەندێک غەڵەت بکە بە هەندێک شت بڕێژێ بڵێ وەرە بابێکۆ کۆی کەینەوە کەواتە گرنگە ئەو مەسافێشی بینێ بۆ ئەوی هەست بە ئازادی خۆی بکە ئەمڕۆ خاڵێکی ترکە لە کۆمەڵگەیەمەوە لە ماڵەکانە هەستی پێکەم کە کاریگەری سلبی هەیە لەسەر پەروەردەکردنی مناڵ ئەوەیە کە بۆ نمونە یەک ژێرقادرمەیەک یەک هەورەبانێک یەک ژوورێکدانێن لەمە ژووری یاریکردنی مناڵە لەوێ حەسرێکن مناڵ هەست بە ئاسوودەی ناکات لە ماڵەیە چونکە پێی وایە مناڵ حەزەکان لە هەموو شوێنەکانە بجوڵێ لە هەموو شوێنەکانە ئەو ژووری میوانە جوانە کە مناڵی تیاابێ بە ئەو ژووری میوانە جوانە کە مناڵەکە بتوانین لەسەر قەنەفەکانی بازبازیان کە بە هەست بە بوونی خۆیکە بە وزەکانی خۆی بەکاربێنێ هەندێک تاقی پێبا لە مناڵیە بەتاڵی کاتەوە تاکو هەڵی بگرێ و لە گەوری یا لەسەری بێ بەعقدە هەموو ئەو کەسانی کە لە مێژووە تاوانکار دەرچوون کە لیانە کۆلیتۆ لە مناڵیە گرفتیان هەبوو بۆ نمونە سەدام حسێن باوەپیارەکەی عەزێتی یاوە بۆ نمونە کەسێک وەکو هیتلەر لە کتێبەکەی وزام داستانی منە شتێکی ئەوایە کتێبەکەیە باسی ئەوە کاکە بە مناڵی کاتێک دایکی نەخۆش بووە جوولەکەکان لەوێ هینیان سەیدەلەیان هەبوو چۆ داوای دەرمانی کردووە نایانناوتە لە بروی پارێک پێنە بوو دەرمانەکەی فڕانەوە کاتە دەرمانەکەی فڕانەوە دوای کەوتون و پۆلیسیان بۆ بردووە گرتویانە تا تۆ دایکی وەفاتی کردووە ئەڵێ ئەم ڕقە لە مێشکی مناوە پەنگی خواردبووە کاتێ دەسڵاتم گرتە دەست لە ئەڵمانیا یەکەم شوێن کە خاپورم کرد ئەو شوێنی سەیدەلەیە بوو ئەم هەموو جوولەکەیەشی قەتڵ و عام کرد پەیوەندی هەیە بە ڕەفتارێکی باشە زوڵمێکە لە مناڵیان لیکراوە کاکزایر ئێمە هەر لە سەرتاوە تا ئێستا زۆر باسمان لە ئەرکی دایکان و باوکان کرد و خێزانەکان بەڵام هەندێک جار دەبینین کە مناڵ هەیە دایکی نییە یاخود باوکی نییە و هەندێک مناڵیشێکە نە دایکی هەیە نە باوکیە ئەو کاتە ئەم مناڵە ئەرکی پەروەردەکردنەکەیەکەوێتە ئەستۆیکیە یاخود شێوازی پەروەردەکردنی مناڵە پێویستە چۆن بێت و کێ بگرێتە ئەستۆ بەڵێ خۆی بێگومان لە هەندێک حاڵەتە یەکێک ئیتر بەبوونی جیابوونەوە بێ بەبوونی حادیسەیەک و بێ جاری وایە مناڵە بێ بە تاک سەرپەرشت ئەو کاتە بەڕاستی ئەو تاکە هاوسەرە ئەرک و واجباتەکانی زۆر گەورە ئەبن و پێویستە ڕۆلی لایەنەکەی بەرامبەریش پڕ بکاتەوە ئەو پێویستە زیاتر خۆی ماندوو کا بەڕاستی بارێکە هاتووە پێویستە شانی بخاتە بەر و
ئەو ڕۆڵە گەورەیە ئەو ڕۆڵە گرنگ و مەزنە بگێڕێ واگەر چوە لای ننک و باپیر چوە لای خاڵومان بە هەمان شێواز ئەرکەکات کەوتە سەریان پێویستە لێزانانە و وشیارانە مامەڵی لەگەڵا بکەن و بتوانن ئەو فەراغی کە لە نەبوونی دایکە لە نەبوونی باوکا دروست بووە بۆی پڕ بکەنەوە بە پێدانی خۆشەویستی بە ماچکردن بەدەست بە سەراهێنان بیرمانە چێ مناڵەکانمان ڕۆژانە 5 ماچیان پێویستە لانی کەم ماچێک ماچی دەستە بۆ نمونە ماچێک ڕوومەتە ماچێکی سەرە باوەش پیاکردنە ئەمانەوەی بەشێ لە مناڵان تەنها بە باوەش پێکردن ڕێژەی شەڕەنگێزیان بڕێکی زۆر زۆر دەهابەزێ و زۆر جاریش ئاگاداری ئەوە بینە و مناڵانی کە ئەبن بە تاکسەرپەرش دەبەرەوەی کە ئەڵێن دایکی نەماوە یا باوکی نەماوە نازێکی زیاد لە حەدیان پێنین کە ئەم نازە زیاد لە حەدەش تەسیرێکی خراپ کاتە سەر کەسایەتیان وە ئەو نەش هەز بە بەرپرسیارەتی بکەین کە بەڕاستی بەشێکی پێویستی خۆشەویستیان پێبین کە هەز بەو نەقسەنەکە کە بە بۆنەی نەمانی یەکێ لە سەرپەرشتیارەکانیەوە بۆی دروست بووە کە بەڕاستیش ئەمە ئەرکی گەورەی کەسوکارە نزیکەکانە و ئەرکی گەورەی کۆمەلگاشە دوجار بۆیە کۆمەلگاش پێویستە بە چاوێکی ڕێزەوە بە چاوێکی حرمەتەوە چاوی سەیری ئەو کەسانەکە بە دەستی یارمەتیەوە کە تووشی گرفتێکی لەو شێوازە بوو. کاک زایر هەر هەموو ئەم بابەتانەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد و باست کرد ژینگە هیچ کاریگەریەکی هەیە لەسەر ئەم بابەتە یاخود ئەگەر بڵێن بۆ نمونە بازەنەتەوەی کوردی یاخود بڵێ کۆمەلگای کوردیکەین ناخۆشی زۆرمان بینیوە نەهامەتی و ناخۆشی زۆرمان بەسەر هاتووە هەرێک لەم ناخۆشی و نەهامەتیانە هیچ کاریگەریەکی هەیە لەسەر پەروەردەی تاک بێگومان کاریگەری زۆر گەورەی هەیە ژینگە لەسەر پەروەردەی تاک حتا ژینگە چۆن ئێستا دارخورما بێنێ لە کوردستان بەڕووبەرە بۆ عەرەبستان باشی نابێت ڕۆڵی خۆی نابێ ئەمە بینیمان ئۆباما لەبەرەوەی ژینگەکەی چوە ئەمریکا بوو بە سەرۆکی ئەمریکا لە ژینگەیەکا بوو کە فرسەت لە بەردەمیا بوو بەڵام براکەی لە کینیا نەیتوانی جێپەی خۆی بۆ شازە بکاتەوە کاتە ژینگە ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە ئەو نەهامەتیانی کە پێشتر بەسەرمانە هاتوون ڕۆڵی گەورەی هەیە من لە یەکێ لەو شتانی کە ڕوویە ساڵی پار بووە بزانم ئەزمێکی بەنزین دروست بوو لە بیدایەتی کۆرۆنا بوو شێکی وا بوو ئاماژەیەکم بەوە کرد کە ئەمەیەکی ئێمە هەڵپە ئەبین بۆ کۆکردنەوەی شتەکان پەیوەندی هەیە بۆی کە لە مێژووە نەبوونیمان زۆر بینیوە لە مێژووە کارەساتمان زۆر بەسەرا هاتووە زۆر جار هەتا شەڕی ناوخۆ و ئەم گرفتانی کە دروست بووە خەڵکی لای ئێمە نەختێک بۆ منە ڕەق کردووە تۆڵەسەندنەوە لەلای ئێمە بۆ نمونە وەکو شانازیەک وەکو شەرەفێکی لێ هاتووە هەتا ئەو کەسەی کە لە بەرامبەرەکەی ئەیە ئەوە بە چاوێکی ڕێز و قەدرەوە زیاتر سێرەکەی کەواتە ئەم ژینگە کۆمەڵایەتیە ژینگە پەروەردەییە ژینگە خێزانی هەموو کاریگەری هەیە لەسەر پەروەردەکردنی تاک بیرمان نەچێ ئێمە کۆمەڵێک گرفتمان بەسەرا هاتووە لە مێژووە کە ئەم گرفتانە کاریگەری هەیە لەسەرمان هەتا قەیرانی دارایی کە لە 2014 دەستی پێ کردووە کاریگەری خۆی بەجێڵێ لەسەر خێزان لەسەر تاک چونکە و کاتی دایک و باوکێک کە مێشکە لای موچەیە کە مامۆسایە کە مێشکی لای ئەوەیە کە قەرزارە کرێکەی خۆی نەیاوە بێگومانم کەسە فشاری لەسەر کەسێک کە فشاری لەسەرەکو کەسێکی تر نییە مامەڵەکردنی هەڵسوکەوتکردنی بەڵێ کاک زایر دەستەکانە خۆش بە پێم خۆشەوەکو دواوتەی بەڕێزت پرسیارێک بکەم لەسەر ئەم بابەتی ئەم حاڵەتی کوشتانی کە لە ئێستادا ڕوو لە زیاد بوونە هەروەک لە پێشێکەکەشا باسم کردو هەمووان ئەزانە لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند حاڵەتێکی کوشتن ڕووی داوە ئەم حاڵەتە کوشتنانە بە شێوەیەکی گشتی هەموو حاڵەتە کوشتنەکان هۆکارەکەی یاخود سەرچاوەکەی گەڕێتەوە بۆ پەروەردەی مناڵی یاخود تەنها حاڵەتێکی دەرونی و لەو کاتە ئەبێتە هۆکارێک بۆ ئەو ڕووداوە قوربان هۆکارەکەی پەیوەندی هەیە بە ژینگەی کۆمەڵایەتی سیاسیەوە پەیوەندی هەیە بە پەروەردەی خێزانیەوە پەیوەندی هەیە بە ڕاگەیاندنەوە پەیوەندی هەیە بە تۆڕە کۆمەڵاتیەکان و سۆشیال میدیاوە کۆمەڵێک هەر کەسیان ڕۆڵی خۆی بینن تاکی ئێمە تاکێکی وەکو مەنجەڵی بوخاروانی هەمومان پڕین بە کوردی خۆمان هەر یەک شتمانەوەی بۆی بتەقینەوە بۆ بیانویەکە گەڕینیانی تۆ بەسەر فولایی تێگامادەیەدا بەزێ و شەڕ لەگەڵا بکە میلەتێکین پەلەمانە هەمیشە ئەوەیەکێکە لە گرفتەکانی ترمان میلەتێکین هەمیشە پڕین زوو هەڵەچین یانە بە کەلیمەیەک هەڵەچی وەکاتێکیش هەڵەچی ئەبێ دەست بۆشێنی ئەبێ لە بەرامبەرەکەت بێ ئەمە بەشتێکی پەیوەندی هەیە بە پاڵەوانکردنی ئەو کەسانە لە ڕاگەیاندن لە فلیمەکان لە زنجیرە دراماکان بەڕاستی هۆکاری زۆر هەن هەتا پەروەردەی وتمان خوێندگاکانمان تەواو پەروەردەیتیانەماوە بەڕاستی لاواز بووە لە خێزانەکانمان لە بەرەوەی لە یەک دوور کەوتوینەتەوە مەسافێکی زۆر هەیە لە بەیمانە پەروەردەکردن لاواز بووە
لە کۆمەلگا لەبەر ئەوی چینایەتێکی زۆر دروست بووە ڕخوکینە دروست بووە ژیان قورستر بووە ئیتر ڕۆلی ڕاگەاندن و میدیاش کە بەڕاستیەوە ئەسەفێکی گەورەی وڵاتی کۆک و ئەمریکا سێ سەرۆکی گۆڕی زنجیرە درامای کوردی هەندێک لە کەناڵێکەیە تەواو نەبووە آخر بە جدی خێزانێک 1400 ئەڵقە 1300 قەدانیشێ بە دیار شتێکی بێبنەما و شتێکی کە هیچ شتێکی پەروەردەیی بگرە ڕوخێنەری تایە کۆمەڵێکی زۆر ڕاگەاندنمان هەیە لەگە ڕێزما بۆ بەڕێستان کە بەڕاستی شتانێک پیشانی ئەم کۆمەڵگەیەن کە لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی دەرونیەوە کۆمەڵگە بەرەو داڕوخان و داڕمان ئەبات و خەڵکی ئێمەش بەڕاستی گلەیەکشمانە بێ لەوانە بێجاری وایە گرتەیەکی زۆر نازانم بڵێم چی بەچی وەسفێکەم ئەو فلیمانە دائەنرێت سیرەکەی 500 ڤیوی هەبووە باشە چ شتێکی بەرنامێکی پەروەردەیت بینی هیچ کەسێکی کوردستان کە 100 ڤیو تێپەڕێنێ کەواتە ئێمەش کۆمەڵگە بەڕاستی دوایشتی بێبنەما و دوایشتی بەگەڕێزما پرۆپوجەکەوین یعنی شتێک کە سوودمان پێ ناگەێنێ شتێکە خزمەتمان ناکە ئێمە بێ کاتێ ئەوێ کاتمان نرخێ بگرین بە هەموو شتێک لە هەموو شتێکا سەرفی نەکەین ئەو کاتە زۆری کە تەرخانیەکەی بۆ سیرکردن و متابعکردنی هەواڵ بۆ متابعکردنی یاری و بۆ یاریکردن بۆ خۆت کاتێکیشدانی بۆ گەڵ مناڵەکانت بۆ گەڵ خێزانەکەت بتانی بێکەوە گفتوگۆت هەبێ بتانی ڕاگۆڕینەوە هەبێ بتانی بێکەوە یاریت هەبێ بێکەوە پیاسەت هەبێ بەڕاستی ئێمە لە یەک دوورکەوتینەوە خێزانەکانی ئەمڕۆ زۆر لە یەک دوورکەوتونەتەوە بەسی ترین شت کە خەریکە لە خێزانی کوردیا کە جاران زۆر پیرۆز بوو لاوازە بێ کۆبوونەوەی سەر سفرەیەکە کە زۆر گرنگە لانی کەم لەسەر سفرەکە مۆبایلەکە بەدەستەوە نەبێت لانی کەم لەسەر سفرەکە بتوانانی بێکەوە قسە بکەیت ئەی کوڕم تۆچی کرد کچم چی کرد هەر کەسایان باسێکی خۆیان بکەن ئەمە بەڕاستی چێژایەتەوە بە ژیان چێژایەتەوە بە خێزان چێژایەتەوە بە پرۆسی هاوسەرگیری بەڵام ئەمڕۆ لەبەر چاولێکەری لەبەرەوەی هەموو کەسێکمان خۆمان بەراورد دەکەین بە کەسانی سەر و خۆمان هەموو کەسێکمان شکر نین بەوەی کە هەمانە کە زۆر شتمان هەیە کە پێویستە پێی شکر بین پێویستە پێی ڕازی بین ئەمە گرفتی گەورەی بۆ دروستکردوین من زۆر بە ئەسەفەوە ئەڵێم کە ئاسایشی کۆمەڵایەتیمان لە مەترسیایە ئاسایشی کۆمەڵایەتیمان لە مەترسیایە ڕێژەی کوشتن و تاوانەکان لە حاڵەتەوە بوونەتە دیار دەبووە بەشتێکی ئاسایی لە لای خەڵک ئەمە پێویستی بە هەڵوێستە لەسەرکردنە پێویستی بە بەستنی سیمینار و دیبیت و کاری ڕاگەیاندن و کاری مامۆستایانی ئاینی و هەر کەسێکە خۆی بە دڵسۆز زانانی لە کۆمەڵگایە کە پێویستە خۆڵی لێ هەڵماڵێ چونکە ئەو ئاگری ئەمڕۆ کوژێتەوە سبینێ وابێ کە بە هیچمان دەستەکانە خۆش بێ کاکزار زۆر سپاسمان کردی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزی زۆر سپاس بۆ زایرزانە کە بەڕێزیان نووسەر و ڕایشکاری کۆمەڵاتی بۆ هیوایی کە سەرجەم لە دایکان و باوکان و خێزانەکان گوێبیستی وتە بە نرخەکانی کاکزایر بووبێتن بەڵێ خۆشەویستان ئێستاش بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ دەچینە لای پەیامنێرمان سەرباز کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵمانە سەرباز سڵاو لێ بێ و بەیانیت باشفەر بۆ هەواڵ و زانیاریەکان لایتەوە چنور بەیانی تۆ و سەرجەم بینەرانی گەلی کوردستان باش بڕیار بوو ئەمڕۆ سەعات 11 ئەمڕۆ پەرلەمانی کوردستان دانیشتنی ژمارەدەی خولی پاییزەی خۆی ئەنجام بدات لەسەر ڕێکەوتنەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی بەڵام کۆبنەوەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان دواخرا وەک لە ڕاگەیاندراوەکەی پەرلەمانی کوردستانیش داهاتووە بۆی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و شاندی دانوستانکاری هەرێمی کوردستان داوای کاتی زیاتریان کردو بۆ خۆ ئامادەکردن و بۆی کە سەرجەم ڕێکەوتنەکانی نێوان هەرێم و بەغدا بخەنە ڕوو لە کۆبوونەوەی پەرلەمان بەو هۆکارە کۆبنەوەکەی پەرلەمان دواخرا کە بڕیار بوو شاندی دانوستانکاری هەرێمی کوردستانیش لەو کۆبوونەوەی پەرلەمانی کوردستاندا ئامادە بن بەڵام کۆبوونەوەکە لە ئێستادا بۆ کاتێکی دیکە دواخراوە هەر ئەمڕۆ بڕیار وایە کاتژمێر 3 دوایینەوە ڕۆ بەشێک لە ژنانی سەربەخۆی کوردستان و هەروە ژنانی سەرۆپارتە سیاسەکان و کەسایەتیە دیارەکانی هەرێمی کوردستان لە بارەگەی هەدەپە لە شاری هەولێر کۆبوونەوەیەک ئەنجام بدەن بۆ هەڵوێزوەرگرتن دژی هەڵگیرسانی شەڕی بابڵێن شەڕی ناوەخۆیە هەر گرژی و ئاڵۆزیەک لە نێوان پارتە سیاسەکان بڕیار وایە ئەمڕۆ ئەم ژنانی سەربەخۆ و ئەم ژنانە کۆبوونەوەیەک لە بارەگەی هەدەپە ئەنجام بدەن بۆەوەی کە یاداشتێک ئامادە بکەن و بیخەنە ڕوو بۆ دەستگاکانی ڕاگەیاندن لەبارەی ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا دیارە ئەوزارەتی تەندروستی ئاماری 24 ساعتی بڵاو کردوتەوە تایدا لە شاری هەولێر 223 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا هەبووە و هەروەها 4 حاڵەتی مردنیش تۆمار کراوە جگەلەوەش 112
حاڵەتی چاکبوونەوە 112 کەس لە ڤایرۆسەکە چاکبوونەتەوە جگە لەمە چنوور دیارە فۆرمی خۆراک لەلایەن وەزارەتی بازرگانی حکوومەتی ناوەندیەوە نوێکراوەتەوە لەلایەن وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە دەست بە دابەشکردنی کراوە لە ئێستادا بەشێک لە بریکارەکان فۆرمەکانیان وەگرتوتەوە و دابەشی سەر هاوڵاتیانیان کردوتەوە وەزارەتی بازرگانی داوا لەو بریکاران دەکات کە تاوەکو ئێستا فۆرمە نوێەکانیان وەرنەگرتووە سەردانی ئەو شوێنانە بکەن کە فۆرمەکانی تێدایە بۆی کە فۆرمەکان وەربگرنەوە هاوڵاتیانیش سەردانی بریکارەکانی خۆراک بکەن بۆ وەرگرتنی فۆرمی خۆراکی نوێ بەڵێ چنوور ئەمانە زانیاریەکانی ڕۆژبوون لە شاری هەولێر. سپاس بۆ پەیامنێربان سەرباز کابەشەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵ باوی سپاس بۆ تۆ سپاس بۆ سەرجەم لە زانیاریەکانت بەڵێ خۆشەویستان کۆتایمان بە پرۆگرامی ئەمڕۆمان هێنا بە یارمەتی هاوکاران تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەین و با پرۆگرامێکی نوێ پێتانەگەین و کاتێکی خۆش ئاسوودە بن.